زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست و لەگەڵ ئەم میوانە بە ڕێزانەمان پێکوە ئەم پانێڵە بەڕێوە ئابین. لە ڕاستیە هەر یەک لە ئەم دکتۆرە بە ڕێزانە زۆر لەوە ناسراوترن، لەوە پڕ بەرهەمترن کە من لێرە پرۆفایلەکانیان بخوێنمەوە، بەڵام عادەتەن وەکو چوونە ناو باسەکەمان پێم خۆشە پرۆفایلێک بە کورتی دەنا هەر یەکەیان لەوە پرۆفایلەکەی زۆر دەوڵەمەندترە کە لێرە من پێشکەشی جەنابدانێکم. بابەت یەکەمان دکتۆر دڵشاد مستەفا، پرۆفیسۆری یاریدەدەر بەکالۆرێز لە هونەری شانۆ، زانکۆی بەغا ساڵی 1992، ماستەر لە هونەری فیلمسازی زانکۆی وێڵز لە بەریتانیا ساڵی 2009، دکتۆرا لە میدیای پراکتیکی سینەما، دۆزینەوەی فۆرمی سینەمایی بۆ جینۆسایدی کورد زانکۆی سارفۆرد بەریتانیا 2015 و لە ماوەی ساڵی 2016-2020 سەرۆکی بەشی فیلمسازی بووە لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر. من ئەمێ ئەوەشی بۆ زیاد کەم کە دکتۆر بێزگە لەمە کۆمەڵێک کتێبی گرنگی هەیە لە بواری شانۆ و تێکستی شانۆ و دەقی شانۆیی. دکتۆر کامەران ئەحمەد ئەمین، کامەران منتگ، بمبورن وەڵا وایە ناوی بابەتەکەیم بخوێندایە دکتۆر دڵشاد. بابەتەکەی دکتۆر دڵشاد پێگەی هونەر و کاریگەری لەسەر بەرهەمێنانی هوشیاری تاک. کامەران ئەحمەد محەممەد ئەمین، کامەران منتگ، ئازادی لە نێوان فەلسەفە و یاسادا، ساڵی 1990 بەکالۆرسی لە مێژوو لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. ئێستا مامۆستایە لە کۆلێژی زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین هەولێر. ساڵی 2007 دکتۆرای لە فەلسەفەی مێژوو پەیوەندی نێودەوڵەتیەکان زانکۆی مووسڵ. ساڵی 2000 ماستەر لە مێژوو هەر لە هەمان کۆلێژی زانکۆدا. دکتۆر ڕۆبیتان کاکەزاڵ، نێهلیزم هیچگەرایی ناوی بابەتەکەیەتی، ماستەر لە زانستە ڕامیاریەکان، سەرۆکی ئەکادمیای ڕانا. هیوادارم هەر یەک لەم بەڕێزانە دکتۆر دڵشاد، دکتۆر ڕۆبیتان و دکتۆر کامەران لە کاتی خۆیانە باسەکانیانمان پێشکەش بکەن و زۆر سپاستانەکەم. فەرموو دکتۆر دڵشاد. زۆر سپاس. دانیتان باش. زۆر سپاس. دانیتان باش. لە ڕاستیە من خۆم سەرپەرشتی چەند کۆنفرانسێکم کردو ئەمیشە بەلامەوە سیر بوو پێچەکەی و چۆن من ئەتوانم لە چارەکێکە ئەوەی کامێ پێشکەشتانی بکەم بیکەم، بەڵام ئێستا خۆشم هەمانە و نیگەرانیەم هەیە لەبەرەوەی بابەتی پێگەی هونەر و کاریگەریەکانی لەسەر بەرهەمێنانی هۆشیاری تاک، بابەتێکی تا ڕادێکی زۆر ئاڵۆز و بابەتێکی تا ڕادەیەکی زۆر ئاڵۆزە، تا ڕادەیەکیش بابەتەکە لە هاوێ بۆ زۆر شوێنی تر و هەچێتە ناو کاری ترەوە. ئەمێ بۆ دەست پێ بکەم کە تاک و هۆشیاری دوانەیەکن بە بەردەوام تەم و ژاگی دەرەکەوە، مشتومڕامێزن، بۆیە وربوونەوە گەڕان بەنێو ئەو دوو چەمکەیە پێویستی بە دۆزینەوەی کۆدی نوێ و هەوڵی جددی هەیە تا لەو دۆخەی کە تا ڕادەیەکی زۆر نادیارن ئەم دوو چەمکە لە ناو دنیای ئێمەیە بتوانین کۆدێک بدۆزینەوە یاخود بتوانین میدیەمێک نێوەندێک بدۆزینەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دوو چەمکەیە. کێشەی تێنەگەیشتن یا شاردنەوەی بەشێکی باش لەو چەمکانە دڵنیاییمان پێبەخشن لە سەردەمەکە و سەرچاواگرن. یعنی ئێمە چەمکانی کە پێویستیمان پێێتی بە باشی بیان ناسین، پەیوەندیان بۆ سەردەمەوە هەیە کە چەمکەکەتیایە گەشاکە یاخود بەو سەردەم و ڕۆژگارەوە هەیە کە ئێمە پێویستیمان بە مامەڵەکردن لەگەڵ ئەو چەمکە هەیە. ئێمە ئێستا لەو سەردەمەیان ژین کە حەقیقەت چیتر وەک کۆنسێپت و فاکت، وەک بەڵگە و داتا هیچ مانایەکی نەماوە، چونکە حەقیقەت بۆ بەڕاو بۆ چوون جۆرێک لە مشتومڕ و ئەجندای تاکە کەسەکان بۆ گەیشتن بە ئامانجی سیاسی، ئابووری، پایی کۆمەڵایەتی لەسەر خواست و ویستەکانی خۆیان لە بەرژەوەندیەکانی خۆیان فۆرمی جیاواز پێبەخشن و بۆی دروستەکەنەوە جارێکی تر. لەم سۆنگەیەوە حەقیقەتی مرۆڤەکان گرنگ نییە تۆ لە چه ئاستێکی فکری یا معریفیە یاخود چ جۆرە هۆشیاریەکت هەیە. ئەم تاکانە پێویستیان بەوە نییە بە هۆشیاریەکی مەبەستگەرا و ئازادانە و بە هۆشیاریەکەوە کاتوانێت وایان لێ بکات بەشداری بکەن لە بڕیاری سیاسیە زۆر گرنگ نییە.
لە ئێستای ئێمەیە و لە ئێستای ئەم ڕۆژگار و ئەم کۆمەڵە مرۆیە ئەوەی کە گرنگەوەیە تۆ چۆن بتوانی بەشداری ئەم یاریە بکەیت کە کەسەکانی تردامەزرێت تۆ چۆن نتوانی لەناو ئەم کایەیە کە جۆرێک لە یاری سیاسی جۆرێک لە بەرژەوەندی کۆمەڵایەتی تایە تۆ چۆن نتوانی تاکێکی بتوانی خۆت بدۆزیتەوە لەناو ئەو جۆرە تاکتیک و استراتیجانەی کە تۆ داڕێژەری نیت بەڵام تۆ جێبەجێکەری بەرنامەیەکی خۆت لە دەرەوەی بەرنامەکەی خۆت بەشێکنی لە دروستکردیان بەرنامەیە چۆن تاچێک بیت لەناو ئەم هەراوزەنا و بشێوەی ئەم ڕۆیە کە بە جۆرە هۆشیاریەکی جیاوازەوە مامەڵە لەگەڵ دنیا بکەیت. گریمانی ئەم تێزە ئەوەیە ئاخۆ هونەر ئەتوانێت چی بۆ وەرەمێنانی ئەو جۆرە لە هۆشیاری بکە کە تاچێک گوالێکە بتوانێت یاریزانێکی باش بێت لە ناو دنیای ئەم ڕۆیە کە خۆی یاریەکی گەورەیە. ئاخۆ هونەر دەتوانێت تا فێری جۆرێک لە هۆشیاری جیاواز بکە هۆشیاریە کە بتوانێت یاریەکە بە باشی و لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت لەم جۆرە جڤاتە نوێیە کە ئێمە تیاژین. ئەلەمتۆرین بۆ شیکاری دۆخە سۆسیۆلۆژیەکان لە کتێبی پارادایمێکی نوێ بۆ تێگەیشتن لە دنیای ئەم ڕۆیە پێشنیاری ئەوەکە کە ئەبێ پارادایمی نوێ بێتەکایەوە کاک بابانیش هەمان قسەی کرد لە وتارەکەی پێشکیە کە ئێمە پێویستیمان بە پارادایمی نوێیە پێویستیمان بە نمونەی نوێ دەربارەی هەر شتێک ئەو پێی وایە ئەبێ پارادایمی نوێ بێنینەکایەوە تاوەکو سۆسیۆلۆژیا بتوانێت لە هەژمونی زارا و پارادایمەکانی سیاست بچێتە دەرەوە. کایی هونەری ئێمەش هێشتا کارکردن بە زاراوەکانی و پێکێنانی پارادایمێک لە دەرەوەی قۆناغی پاشکەوتووی زمان کە من هەمیشە وا قساکەم لەسەرەوەی کە زمانی ئێمە هێشتا قۆناغی دەرەبەگاتی بەجێ نەهێشتووە ئێمە هێشتا لە چوارچێوەی قۆناغێکای کە بە قۆناغی دەرەبەگایەتیە ناسرێت زمانمان زمانی سەردەمێکی کشت و کاڵی دەرەبەگایەتی وابەستەبوونە بە کۆمەڵگایەکی جوتیاریەوە. تۆ تێبینیت کە لە ناو دنیای ئەدەبی ئێمە لە ناو دنیای ڕەخنەی ئێمە پێش سەر هەڵدانی ڕاهەندیەکان مامەڵەکردنمان لەگەڵ تێکست لەگەڵ داهێنەر لەگەڵ نووسەر لەگەڵ ئەوانە لە چوارچێوەی زمانێکا بووکە ئەوەندەی وابەستەی قۆناغی دەرەبەگایەتیە ئەوەندە وابەستەی ئەو سەردەمە نییە لە سەردەمی پاش مۆدێرنەشە تا ڕادەیەکی زۆر لەو ڕۆژگارە هەمیشە ڕەخنەگرەکانی بە شاعیرەکانمانیانەوت ئەسپی خۆیان لە مەیدانی ئەدەبیاتە تاوداوە یاخود بەرهەمی هونەری زۆر بۆ پیانەوتی خەرمان بەرەکە وەکەوەی کە تۆ جوتیارێ بیت و خەریکی دوورێ نەبی نەک نیگار کێشێک بیت و تابلۆی زیاترت کێشابەیە شانۆکارێکی بەرهەمی زیاتر پێشکەشیە کۆمەلگایەکە بێت. بۆیە لەم بابەتەیە من هەوڵێم هەنێک زاراوەی نێوکایەکانی تر بانهێش بکەم بۆی کە بتوانم قسەیەک لەسەر بوونی تاک و هۆشیاری تاک بکەم و پەیوەندی تاک و هۆشیاری هونەر لەناو کۆمەلگایە. گەر لەو ڕای کارڵ پۆپەر لەگەڵ یا هاوڕابین کە پێی وایە دنیا خۆی بە ڕادەیەکی زۆر بە خودێتی خۆیەوە بوونی هەیە و کێشە تایبەتیەکانی خۆی دەرخا کاریگەری ئەو لەسەر ئێمە لەسەر هەرێکێک لە تاکەکانی ئێمە تەنانەت لەسەر بیرمەندە گەورەکانی ئێمەش زۆر لە کاریگەری ئێمە زیاترە لەسەر دنیا ئەکەوینە بەردەم لێرە شیکاری هەژمونی دنیا لەسەر ئاخۆ ئەوەی کە ئەو کاکی ئێمە کە تاکی کورتی باڵیمانە دیاری کراوەکەی چەندێک هێزی کاریگەر بوونی هەیە لەسەرم دنیایی کە تایاژی ئاخۆ ئەوەندەی دنیا خەریکی تەفسیرکردن و بەخشینی پێگەیە بە ئێمە وەکو تاجێک دەتوانین ئەو کاریگەریەمان لەسەر ئەم دنیای هەبێت تایاژین هەر کاتێک سوور بووین لەسەر ئەوەی کە سروشتی ژیان ئاراستەی فکر و ڕەفتارەکان نزیکە بینەوە لە هەندێک لەو بڕوانەی کە ئەنتۆنی گیدنز لە وابینێ ئەرکخوازی زۆر جار سەرکەوتوو نابێت لە درکردن ئەوەی تاکەکان لە زۆر دۆخا بە باشی لە مەرجەکانی سەر لە نوێ بەرەمهێنانەوەی ئەو جفاتە تێناگەن تایاژین بۆیە ئەوان خۆیانەکەونە ژێر کاریگەری ئەو جفاتەوە کە تایاژین هۆشیاری تاک هەمیشە بەڕای ئەو پێویستە بۆ جۆرە پشتیوانی ئەگەر بوو ینی بڕوا بەو جۆرە چەمکانە بکەینە بێ قسە لەسەرەوەکەی نێوەندێک هەیە کە تایە هەردوو ئاراستەکە بە نزیک لە یەکتیا کارەکەن یان تا ڕادێگەچنەوە سەر ڕێچکەیەکە ڕێچ بەبەستم لە نێوەندی ئەوەیە ئاخۆت دنیا یا ئەو پرسیارەیە دنیا کاریگەری لەسەر بەرەمهێنانی تاکەیە یاخود تاگەتوانێت کاریگەریەکانی خۆی لەسەر بەرەمهێنانەوەی جارێک تری دنیا بەگەڕ بخە کاتێک تاک ئەمە ئەتوانێت بکات ئەوەی دووەمیان ئەتوانێت بکات کە تاکێکی هۆشیار بێ ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەی کە بۆ من لەم بابەتەیە گرنگە ئەوەیە ئاخۆ ئەم تاکە هۆشیارە چۆنی دروستە بێت هەڵبەتە فاکتەری زۆر هەیە بۆ دروستکردنی هۆشیاری بۆ تاک بەڵام ئەوەی پەیوەندی بە پسپۆڕی منەوە هەیە ئاخۆ هونەر دەتوانێت بەشداری بکات لە بەرەمهێنانی ئەو هۆشیاریە کە تاچێک والێکە بتوانێت کاریگەریەکانی خۆی بەسەر جڤاتە بەسەر ئەو دنیایی کە تایاژی
جێبەجێ بکایە پیادەی بکە گەر تەماشای بکەین یاخۆ هوەر لە دنیای ئێمەیە تا چ جۆرە پێگەیەکی هەیە تا چ ڕادەیە دەتوانێت تاچی کوردی وابەستەی خۆی بکە بۆ نمونە کە قسە لەسەر هوەری شێوەکاری بکەین بۆ نمونە توانین بپرسین تاچی کوردی ئەو دەمەی لە بەردەم نیگارێک هاوەستێ لە بەردەم تابلۆیەک هاوەستێ بەشار قەیناکە با بەدەستمەوە لە گۆرانی بێژە چون بەسپەی چێک کێشەیەک نیە جانەکەم بۆ نمونەگە پرسیار لەو بکەین تاچی کوردی و دەمەی لە بەردەم تابلۆیەک هاوەستێ لە بەردەم نیگارێک هاوەستێ چ جۆرە پرسیارێکێتە ناو زەینیەوە ئاخۆ ئەو چ شتێک لە هەموو پێکاتەکانی و کارە هوەریە سەرنجی ڕاکێشێت لە بەردەم چی هاوەستێ بڕستی بەردەوامی و ڕوانینی لە بەردەم تابلۆیەکە چییە چ سحرێک سەرسامیەکە چی وای لێکە کە ئەم چاوەڕوانی چ جۆرە هەستێکی لێ بکەین لە بەردەمی تابلۆ نیگارێکە ئەم کەسە بۆچیە گەڕێ لە ناوم تابلۆیە خودی خۆم من جەگەلێک جا بەدیار ئەو پرسیارانەوە ڕامێنم و هەندێک جاروا هەست دەکەم کە ڕەنگە هێڵ ڕەنگە جوڵەیەک لە ناو فیگەرێکە لە ناو کارێکا وا لە من بکا بوەستم بە دیارەوە گاهێکی تر وازانم کە بەرەمهێنانی مانایە مۆستێنە یعنی مە پێویستیمان بۆیە کاری هوەری سەرقاڵی بەرەمهێنانی مانا بێ بۆی کە بتوانین بمان وەستێنێ و بتوانین جۆرێک لە تێڕامانمان تیا دروست بکە ئاخۆم پرسیارانە ئەگەر بۆ کایەکانی تری هوەریش بجۆزینەوە دروستن یاخود هەر یەکێکیان بە تایبەتمەندێتی خۆیەوە کاری خۆی لەگەڵ وەرگر و لەگەڵ ئەو کەسانەیە کاکە لەگەڵ کارە هوەریەکە مامەڵاکەن لەم دەرفەتەیە پرسیارێکی تریەتە پێشێ ئاخۆ کام ستایلە لە هوەر یان کام ئاراستە لە هوەر دەتوانێت جۆرە کاریگەریەک لەسەر تاچینێ و ئەم جۆرە لە کۆمەڵی خۆڕەواتیە دروست بکات کە ئەم کاریگەریە بێتە هۆی وروژاندنی پرسیارە گەر ئێمە پرسیار بە سەرەتای دروستبوونی هۆشیارەیەکی مەبەزگەرا لە قەڵم بین هەچ کاتێک ئێمە تاچێکی پرسیارکەرمان هەبوو تاچێکمان هەبوو کە بتوانێت پرسیار لە بوونی خۆی بکە لە ناو ئەم کۆمەڵ و جواتەیە یا تاچێکمان هەبوو بتوانێت پرسیار لە هەموو مانایانە بکە کە پێویستەکە کۆمەڵێکی تەندروست لە ناو خۆیان هەڵیان بگرێت ئەو کاتا توانین قسە لەسەر بکەین کە تاک جۆرێک لە هۆشیاری هەیە یاخود ئەوە هەنگاوی سەرەتای دروستبوونی جۆرێکە لە هۆشیاری کە پێویستیمان پێێتی بۆ بەرەمهێنانەوەی تاچێک کە بتوانێت کاریگەری لەسەر بڕیارە کۆمەڵایەتی و سیاسەکان هەبێ یاخود تاچێک سەرقاڵی گۆڕانکاری کۆمەڵایەتی بێت ئاخۆ بڕیاری پێشوەختەی ئێمە لەسەر ئەوەی کە هوەر ئەو کاریگەریە مەزنەی هەیە لەسەر تاچی ئێمە نامان خاتە بەردەم جۆرێک لە بێهیوابوون ئەگەر وایە تایسە هوەری ئێمە بۆ نەیتوانیەوە یا ئایا توانیوێتی ئەو تاکە هۆشیارە بەردەم بێنێ کە خەریکی گۆڕانکاری کۆمەڵایەتی بێت کام جۆرە لە هوەر کام ستایلە لە هوەر کام ژانرە هوەری ئێمە توانیوێتی تاچێکی بیرکەرەوە تاچێکی پرسیارکەر بەرهەم بێنێ ئەگەر بەرهەمی هێناوە ئەم هوەرەی کە ئێمە هەمانە لە نێوم کۆمەڵە کوردیە بۆ تا ئێستا ئێمە هەست بە تاکگەرایی ناکەین هەست ناکەین ئێمە تاچێکمان هەیە توانیوێتی لە جەماعەت جیابێتەوە لە کۆمەڵ جیابێتەوە ببورن پێشتر ئەم مستەڵەحێکی تریان بەکارهێناوە ئەو برادەرانە تەنانەت برادەر ڕەهەندیەکانیش کە هەر مستەڵەحات زراعەیەکەیە یعنی هەر مستەڵەحەیەکە لە کۆمەلگای جوتیاریە بەرهەمیان و تاک لە مێگەل جیابەتەوە مێگەلیش پەیوەندی بە ئاژەڵداریەوە هەیە و جۆرێکە لە زاراوە کە من باسیەوم کرد کە مادەم ئەلان تۆرین تەرجیعمانەکە بۆ ئەوی پارادایمی نوێ بێنینەکە ئەمر پێویستیمان لە ناو پارادایمەکە بە زاراوەی نوێ هەیە کە ئەو زمانە کشت و کاڵیە و زاراوەنی تیانە لە ڕاستیە ئێمە هەچ کاتێ توانیمان لەو سنوورانە دەرچی نەتوانین هەستەکەم شتی جیاوازترکە من گلەیم لەوە نیە بڵێم زمانی کوردی زمانێکی دەوڵەمەند نییە لە پێچوانەوە زمانێکی دەوڵەمەنە بەڵام تاکو ئێستا بەو شێوەیە نەبووتە زمانی نووسینەوەی فکر لەگەڵەوەی کە تێکستی زۆر باشی کوردیش بەرەم هاتوون بەڵام لاندێک شوێنە زاراوەکان جۆرێک لە ناپاچیمان لەگەڵاکەن ئەخۆ توانێ هوەر وەرگری خۆی بخاتە سەر کەڵکەڵی بیرکردنەوەیکی جیاواز کە دواتر ببێ بە نەخشە ڕێگای بەرەمهێنانی هۆشیارێکی جیاواز و مەبەزگەرە ئایا هوەر لەم کانەی ئەمە ئەتوانی ئەمە بکەن بە پێچوانەوە بوونی هوەرێکی جیاواز کە ئەو نۆرمە جێگیرانە ئەبزوێنێت و دەستکاری بڕوا هەمیشەیەکانمانەکاتوانێ ئەو جۆرە لە بوت بیرکردنەوە بێنێتە بوون هەڵبەتەم گریمانە لەوێەوە سەرچاواگرێکە هەچ کاتێک تاک ئەوێ پرسیار دەربارەی شتەکان کە ئەوە کەوتۆتە ناو دۆخێک لە بەرەمهێنانی هۆشیارێکی جیاوازەوە لەبەروەی کەیتر بڕوای بەو جۆرە لە نۆرمی جێگیر نەماوە بڕیای لەو جۆرە بڕیاری پێشوەختە بڕوان نەماوە بەوەکە بە بڕیاری پێشوەختەوە بێتە بەردەم هەر کارێکی هوەری ئاخۆ کامیان ئەماکەن تاکە هۆشیارەکەیە
بەم شێوازە مامەڵە لەگەڵ هوەرەکە یاخود ئەو خودی هوەرە ئەو تاکە هۆشیارە بەرهەمەهێنێ و بە چ شێوازێک دەتوانێت ئەم تاکە بەرهەم بێنێ ئەگەر ئەو تێزەی ئەدۆرنۆ کە پێی وایە هوەر ئەبێت جۆرێک لە بشێوی بخاتە نێو ڕێکیەوە وەربگرین بەڵام تا ڕادەیەک قسە لەسەرەوە بکەین کە ئەو تێزە بوێری دەستکاریکردنی ڕێکیەکی بابی هەیە و بە هەمان کەرەستە لە نێو فۆرمێکی ترادایانە ڕێژێتەوە دیسان وەرگەر ڕابردووی خۆی حکایەت و ڕەنگەکانی نێوژینگە و خەون و ئەندێشە و هەموو شتەکانی خۆی جارێک کە ئەتوانێت لە فۆرمێکی ترابی بینێتەوە کە فۆرمێکی دەستکاری کراوە فۆرمێک نییە پێشتر لەسەر ڕاهات بێت فۆرمێکی ڕێک کە ناتوانێت لە ناو ڕێباز و میتۆد و ئەو قاڵبە هوەریانەی کە پێشتر دامەزراون بچێتە دەرەوە ئاخۆ فۆرمێکی ناڕێک یاخود جۆرێک لە ناڕێکی کە دەستکاری ئەو نۆرمە جێگیرانە بکە کە ئێمە لەسەری ڕاهاتین بۆ مامەڵەکردن لەگەڵ هوەرە یاخود بۆ مامەڵەکردن لەگەڵ ژیانیشا لە ڕێگەی هوەرەوە ئەوەیە کاتوانێت ئەم پشێویە ئەتوانێت هۆشیاری بەرهەم بێن ینی ئەو تێزەی ئەدۆرنۆ کە پێی وایە هوەرە بێت جۆرێک لە پشێوی بخاتە ناو ڕێکیەوە ڕێکیەک کە لەسەری ڕاهاتوێن ڕێکیەک کە ئێمە هەچ کاتێک هوەرمان کرد بێت قسەمان لەسەرەوە کردو ئێمە لە ناو چ ڕێبازێکی هوەریان لە ناو چ فۆرمێکی هوەریان لە ناو چ جۆرە قاڵبێکی هوەریان 2 دقە عمر حەقم لێ کاتەوە خۆمەزانم باس لە ڕاستە بەم بەو 2 دقەیە بۆم تەواو ناکرێت بەڵام هەرمە بچمە سەر ئەخیری بابەتەکە کە هەندێک تێزی زۆر تایبەتن کە پێویستیان بە مامەڵەکردنە و پێویستیان بە قسەکردنە یەک شتی بچووک بە زماوە لە ئەخیرا باسی یەکەم بڕوایکی پۆل ڕیکۆرە دەربارەی پەیوەندی نێوان بەرەمهێنەر و بەرهەم وەرگر ینی ئەو پێی وایە زیاتر قسەکەی ئەو لەسەر نووسەر ئەو پێی وایە خوێنەر لەسەر لەگەڵ نووسەرا لە پەیوەندیەکان نییە لەسەر بنچینەی دیالۆگ دروست بوو بێت ینی ئەم ببەخشێت و ئەو جۆ بگرێت بەڵکو پەیوەندیەکە لەسەر بنچینەی جیاواز بوون و نەگونجان دروستە بێت کەواتە بۆ ئەگەر بینە ناو کاری هوەریشەوە ئێمە بێ بە بەردەوام سەرقاڵی ئەوە بین هوەر خەریکی بەرەمهێنانی نەگونجان بێ لەگەڵ تاکەکانی ئێمە چونکە تاکی ئێمە لەسەر نۆرمی جێگیر لەسەر بەهای جێگیر لەسەر هەندێک بڕوای جێگیر تا ئێستا ڕاهاتوە بەرەم هاتووە هەچ کاتێک هوەر توانی هوەرێک بێنێتەکایەوە ئەو جۆرە لە نەگونجان لەگەڵ تاکی ئێمە بەرهەم بێنێ ئەم تاکە خاتە سەر کەڵکەڵی پرسیاری جیاواز بیرکردنەوەی جیاواز تێڕامانی جیاواز ئەو کەڵکەڵەیە کە ئەبێتە هۆی بەرەمهێنانی هۆشیاریەکی مەبەستگەرە کە بتوانێت دەستکاری شتە جێگیرەکان بکات دەست بەرێ بۆ ئەو بڕوا جێگیرانەی کە ئەم کۆمەلگایە لەسەر بنیاد دراون یەکێک لە بڕوا جێگیرەکانی ئەم کۆمەڵە خۆرەڵاتیانە و جڤاتی کوردی بە تەواوەتی بڕوای سڕینەوەی تاکگەراییە لەناو کۆمەڵە و هەموو جیابوونەوەیەکی تاک لەم کۆمەڵە بە جۆرێک لەم ئیعلانکردنی مردنی خۆی تەماشاکراوە تا ئێستا بۆیە هیوادارم ئێمە بتوانین هوەرێکمان هەبێت یا پێویستیمان بە بەرەمێنانی هوەرێکە کە مامەڵە لەسەر یا لەسەر بنچینەی جیاواز بوون دامەزرابێت نەک تەبابوون و دیالۆگ لەگەڵ بەرامبەرەکەیە لەگەڵ وەرگرەکەیە قسەی زۆرم ماوە لە ڕاستیا بەس بگوتم زۆر ئاستەمان بتوانین لەم ماوەیە وڵا خەلەلیشتانە خۆم بەتەما بووم ڕاستەکەی دکتۆر جان هەر پێشتر من دقەیەکم مای تێ لە ڕاستی دکتۆر دڵشاد لە محازەرەشا تەمام بە شانازیەوە دکتۆرم بوو لە مامۆستا لە زانکۆ دەرسم پێوتۆ زۆر دەرسی پێوتم و زۆر ئیسفادەم لێ کردووە بەڵام هەمیشە تەلەفۆنێکە هات پێ بڕی یعنی جا من نازانم حقیقە دکتۆر جا من هەرو کات دقەیەکم بۆ حساب کرده بووی لەسەر داوای کاک بابان و بە ئیجازەی بەڕێزان و دکتۆر کامەران دکتۆر ڕۆبیتان 2 دقەیتر بۆ شتی بچووک بەس ماویستم باسی کەمەوەیە کە باسی تاکی کوردیەکەن من پێویستم بەو یەک ڕای بەختیار عەلیش بێنم بۆی کە تۆزێک بابەتەکەی خۆمی پێ دەوڵەمەند بکەم بەختیار عەلی لە جوانەکانی ناڕێکیە قسە لەسەر بابەتێکەکە قسە لەسەرەوەکە کە لەناو ئەو کۆنتێکستە چڕایەکە قسە لەسەر ناڕێکیەکەین بەختیار عەلی پێی وایە ناڕێکی بریتی نییە لە خواستێکی شەیتانی بۆ کاولکاری بەڵکو بریتە لە خواستێکی تند بۆ دۆزینەوەی دەرگایەک لەو قاڵبانە دەرمان بکە کە عەقڵ و تێڕوانینمانی تیاتی بووە یعنی ئەمە هەمانە ئەو جۆرە لە تێزەیەکە منیژە مێرێرە باسی کەماتە جۆرە هوەرێک کە هەرکە سۆسیۆلۆجیەکی خۆی لە دەست نایە بەڵام لە چوارچێوەی ئەو وتەزا کۆن و تەقلیدی و قاڵبگەراییان نییە کە لە سەردەمی ترەوێن و وابەستەمانەکەن بخۆیەوە بۆ ئەمە نمونەیەکی بچکۆلەم هەیە کە لە سەرەتای با نمونونەکە بەرمە ناو شانەوە کە لە منەوە نزیکە
لە سەرەتای هاتنی بزوتنەوە شانۆیە کوردیەکەەوە ئێمە بەردەوام لەسەر تێزی شانۆ قوتابخانەی گەلە ئیشمان کردووە. ئەم نۆرمە ئەم تێزە باوە تەقلیدیە هونەرمەندی ئێمەی وابەستە کردووە بە بەخشینی ئەرکێکی سۆسیۆسیاسی بە هونەر بە بەردەوام، بەڵام سۆسیۆسیاسیەک کە لە چوارچەوەی قاڵبێکی تەقلیدیە جێگیر بووە وای کردووە کە مامەڵەکردن لەگەڵ تاکە مامەڵەکردن لەگەڵ خودی تاکانە بێت، مامەڵەکردن لەگەڵ تاکا بێت کە بەشێکە لە جڤاتێک کە ئەم پێویستی بۆی دەستکاری ئەم جڤاتە بکات، لەبەرەوەی کە شانۆ قوتابخانەی گەلە، شانۆ قوتابخانەی بەرەمێنانی تاکێکی هۆشیار نییە. مادەم قوتابخانەی گەلە کەواتە قوتابخانەی دەستکاریکردنی یاخود قوتابخانەی مامەڵەکردنە لەگەڵ جڤاتەکە پێکەوە نەک تاکێک لە ناو جڤاتەیە. هەچ کاتێ مەتوانیمان لەم جۆرە لە قاڵب و تەزاکۆن و تەقلیدی و قاڵبگەرانە بڕۆینە دەرەوە، ئەو کاتە توانین تاکێکی هۆشیار بەرهەم بێنین کە ئەو خۆی دەستکاری نۆرمە جێگیرەکانی ناو ئەم جڤاتە بکات. سوپاس. زۆر زۆر سپاس بۆ باسی ئامادەبوونتان دەکەم. طبعاً ئەو بابەتە لە بنەڕەتدا کتێبێک بوو بە ناوی ئازادی لە نێوان فەلسەفە و یاسادا لە ساڵی 2005 دەستگای سەردەم بە سوپاسەوە چاپی کرد، بەڵام دوای ئەوەی کارێکی زۆرم پێ کرد تقریبا دەتوانم بڵێم بۆ کتێبێکی تر لە ساڵی 2021 ڕێکخراوی ئازادبوون چاپی دووەمیان کرد. بەڕاستی مەسەلەی ئازادی یەکە لەو بابەتانەی کە بۆتە کۆسپێکی گەورە، بۆتە تراژدی گەورە بۆ کۆمەڵانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆ کۆمەڵانی دنیا تەنانەت بۆ مرۆڤایەتیش. لەبەر ئەوەی ئازادی هێندەی وەکو دروشمێک بەکار هاتووە، هێندەی وەکو چەشێک بەکار هاتووە بۆ بەکۆی لەکردن، هێندە لە بنەما ڕاستە بە چەمک و واتە ڕاستەقینەکەی خۆی بەکار نەهێناوە. لەبەر ئەوەی ئەگەر تەمەشای چەمکی ئازادی و چەمکی کۆیلایەتی بکەین، ڕێک بە پێچەوانە بەدیار دەکەون، بەڵام زۆر جار چۆن لە ناو خودی کۆیلایەت ئێمە بەدوای ئازادیدا دەگەڕین، بە هەمان شێوە لە ناو خودی ئازادیدا کۆیلایەتی دەبینین. زۆر لە لەسەر ئازادیەکانەوە ئێمە بەبێ ئەوەی هەست دەکەین کارمان لەسەر کۆیلایەتی کردووە و بە کۆیلایەتیکردنی خەڵک لە پەنای ئەم چەمکەوە کردووە. لەبەرەوەی بە بۆچوونی من هەموو تاچێکی ئێمە، هەموو تاچێکی کۆمەلگەی ئێمە وەک هیچ ئەو کۆمەلگایانەی کە با بڵێن لە خوار هێڵی هەژاری فکریەوە دەژیتن، پێویستمان بەوەیە کە دراسی چەمکەکان و دراسی زاراوەکان بکەین بە شێوەیەکی ورد لە کرۆچی ئەو واتایە تێبگەین کە هەیەی نەک ئەو واتایی کە سیاست مەدارەکان یا ئەو ئاراستانەی کە تەفسیر بۆ ئازادی دەکەن دەیانەوێت تێی بگەین. بەڕاستی ئازادی دەتوانم بڵێم بۆتە بتێک کۆس بۆ بیرکردنەوەیەکی لۆژیکی دەگرێت کە ئێمە بتوانین بە شێوەیەکی لۆژیکیانە مامەڵە لەگەڵ فکرەکان بکەین، ئەو فکرانەی کەوا قسە لەسەر ئازادی دەکەن. لەبەر ئەوە ئازادی وەکو زۆر زاراوەیتر، یعنی یەکێک لە کێشەکانی کۆمەلگای ئێمە بەڕاستی ئەو کۆمەلگایانەی وەکو ئێمە بەکارهێنانی زاراوەکانە. یعنی ئێمە زمان زاراوە زۆر زار دەبێتە ئامرازێک بۆ لەیەک گەیشتن، بەشێک لەو پەوزایەی لە ناو کۆمەلگەی کوردی هەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە زاراوەکان بە شێوەیەکی تەندروست بەکار ناهێنین. ئەو زاراوە و زمانێک کە بە شێوەیەکی تەندروست بەکار ناهێنین دەبێت بەبی نەگەیشتن. بۆیە زۆربەی ئەو شتانێک ئێستا لە کۆمەلگەی ئێمە گفتوگۆی لەسەر دەکرێت دەرئەنجامی ئەوەیە کە ئێمە ئەو زمانەی پێ قسەی پێ دەکەین یا ئەو زاراوانەی کە بەکاری دێنین لە واتاکەی تێنەگەیشتین. ئەو زاراوانە بەو شێوە بەکارناین کە ئێمە خۆمان دەمانەوێت. لەبەرەوە ئازادیش وەکو زاراوەیەک وەکو تەمچێک من پێم وایە تووشی ئەو داهێزرانە بووە، ئەو بەکارهێنانە سەقەتە بووە. یعنی جێگەی داخە لە کۆمەلگەی ئێمە هەزاران کەس بەسەدان خەڵک لە پێناو ئازادی خۆی بە کوشتن داوە، ژیانی خۆی کردوتە قوربانی. بەڵام ئەگەر هەر لێی بپرسی ئازادی چییە، ئەو کاتە ڕنگ بێ کێشەکە لێرە دروست دەبێت. یعنی کێشەی ئێمە لەوەی نییە کە بە دوای وەڵامە کۆنەکان بگەڕین، بە دوای پرسیارە تەقلیدیەکان بگەڕین. کێشەی ئێمە لەوەدایە کە تاوەکو ئێستا ئێمە جورئەتی ئەوەمان نەکردووە کە پرسیاری نوێ بدۆزینەوە بە دوای وەڵامی نوێدا بگەڕین. ئێمە بە دوای ئازادی کەوتون وەک ئەوەی کۆمەلگا دەیەوێ، وەک ئەوەی حیزبەکان دەیانەوێ، وەک ئەوەی سیاست مەدارەکان دەیانەوێ، وەک ئەوەی بازرگانەکان دەیانەوێ، وەک ئەوەی ئەو کەسانەی بەرژەوەندەیشیان لە ناو کۆمەلگا دەیانەوێت تێی بگەین. ئێمە وەکو خۆمان وەکو کەسایەتێکی سەربەخۆ بیرمان لە ئازادی نەکردوتەوە. بۆیە ئازادیم لە ڕوانگەی فەلسەفە و لە ڕوانگەی یاسادا دراسەکردێت، لەبەر ئەوەی
لە ڕوانگەی فەلسەفە ئازادی پەیوەندی بە شتەکانی ناوەوەی مرۆڤەوە هەیە، بەڵام لە ڕوانگەی یاسا ئازادی پەیوەندی بە شتەکانی دەرەوە هەیە. من چۆن دەتوانم خۆم خاوەنی خۆم کاتێک تۆ پرسیار دەکەی وەکو مرۆڤێک وەکو کەسایەتیەک، لەبەرەوەی لە چەند یاسایەکەیەوە هەمووتان بە شێشی زۆرتان بە ئاگدارن کە مرۆڤ لەگەڵ کەسایەتی دووشتی جیاوازن. مرۆڤ کاتێک دێتە ناو کۆمەلگا کۆمەڵێک پابندبوونی دەکەوێتە سەر ئەو مرۆڤە دەبێتە کەسایەتی، هەر کەسایەتێک ڕنگدانەوەی سەردەمێکی خۆی دەکات. لەبەر ئەوە تەمەشا دەکەین ئێمە چۆن دەتوانین وەکو کەسایەتی خۆمان ئازاد بین، وەکو مرۆڤێک من چۆن دەتوانم ئازاد لەوەی ئەو شتانە بکەم خۆم دەمەوێت. کاتێک بە دوای وەڵامی ئەو پرسیارە دەگەڕی تەماشا دەکەی ئەو پرسیارە پەیوەندی بە کۆمەڵێک ڕەهەندی قوڵی مێژوویەوە هەیە. ئەو ڕەهەندانەش ئەوەیە کە تۆ چۆن دەپرسی چۆن دەگەی ئەوەی کە مرۆڤ کەی بیری کردەوە، مرۆڤ کەی ئیرادەی لە ئیرادەیەکی سروشتیەوە بەرەو ئیرادەیەکی مۆسەنع ڕۆی، ئەو ئیرادە ناو کۆمەلگا دروست دەبێت ئیرادەیەکی دروست کراوە. چۆن ئەوانە بەکار دەهێنێتن؟ لەبەر ئەوە کاتێک دەپرسی من چۆن دەتوانم هەڵبژاردن بکەم، مانای وایە تۆ دەبێ بیرکردنەوەت هەبێ. لەبەرەوەی هەڵبژاردن حڕیەت الاختیار ئازادی هەڵبژاردن لە بنەڕەتدا ئەو مەساحەیەیە کە لە نێوان بیرکردنەوە و کردار هەیە. کاتێک تۆ بیر دەکەیەوە کردار ئەنجام بدەیت، لە مابەینی ئەو بیرکردنەوەیە یەکەی زەمەنی بیرکردنەوەکە لەگەڵ یەکەی کردارەکە بۆشاییەکەیە، تۆ لەو ماوەیە دەتوانی بڕیار بدەیت. لەبەر ئەوە دەتوانی هەڵبژێری بڕیار بدەیت. کاتێک پرۆسەکە کۆتایی پێدێ، دەبێت دەست بە دوای پرۆسەیەکی تر بکەیەوە. کە بیر دەکەیەوە زۆر جار بیرکردنەوە بە تەنها بەز نییە بۆ ئەوەی تۆ کارێک بکەیت، بەڵکو پێویستی بە ئیرادەیەکێ. چۆن ئەو ئیرادەیە تۆ دەبێت خاوەنی ئەو ئیرادەیە، ئەو ئیرادەیە پێویستی بە گەشەکردن هەیە. ئەو گەشەکردنە لە ڕێگەی چ دەبێت؟ لە ڕێگەی خۆپەروەردەکردن و هوشیاری و ڕۆشنبیریەوە دەبێت. کەواتە ئێمە دەکەوینە ناو دیالێکتێکی سێگۆشەیەکی عەقڵ و ئازادی، عەقڵ و ئیرادە و ڕۆشنبیری. زۆر جار خەڵک پێی وایە، یعنی زۆر لە توێژەرەکە لەوانەیە کەسێکی وەکو نیچێ پێی وایە ڕۆشنبیری ئیرادەی مرۆڤ لاواز دەکات و مرۆڤێکی مەڕ ئاسا دێنێتە بەرهەم. بەڵام من پێم وایە بە پێچەوانی ئەو بۆچونە من پێم وایە ڕۆشنبیرێکی قوڵ بێ دەتوانێت ئیرادەیەکی ئازادتر دروست بکات. یعنی کەواتە ئێمە کاتێک لە لایەنی ژۆرەوە هەوڵ دەدەین بیر بکەینەوە لە با ئازادی وەکو بابەتێک لەگەڵ بیرکردنەوە لە ئازادی، پاشان بیرکردنەوە لە پەیوەندی نێوان بیرکردنەوەکە لە ئازادی و خودی ئازادی، ئەو کاتە ئێمە دەکەوینە ناو فەلسەفەی ئازادیەوە. فەلسەفەی ئازادی ئەوەندە ئیستفادە هەیە کە بتوانێت ئەو قاوغە یاساییە کۆنانە تێک بشکێنێ، قۆناغی یاسایی نوێ بەرهەمبێنێ بۆ ئەوەی ئازادیەکان ڕێک بخات. ئێمە دەتوانین لەسەر بنەمای تێگەیشتن لە ئازادیەکان کەسایەتیەک دروست بکەین. ئێمە دەتوانین چۆن لەبەر ئەوەی لە ڕێگەی ئازادیەکان و مامەڵە لەگەڵ دروستکردنی کەسایەتیەک دەکەین کە تێ بگات لە سەردەمەکەی خۆی، لە ئەرک و بەرپرسیارەتی قۆناغەکەی خۆی. لەبەرەوەی ئازادی ئێمە تەنها دیوێکی دەبینین. دیوی ئازادی بە تەنها قسەکردن و بواردان نییە بۆ کارێک کە بیکە یان نەیکەی، بەڵکو دیوێکی تری هەیە، ئەویش ئەوەیە کە تۆ چۆن هەوڵ بدەی بەرامبەر ئەو کارە بەرپرسیارەتێک هەبێت. ئەگەر دیوی دووەمی ئازادیەکان بەرپرسیارەتی نەهاتە گۆڕێمانای وایە ئازادی لە بەهایەکی بەهێزەوە بۆ ئەوەی کە کۆمەلگا بەرەو پێشەوە بباتن دەبێتە بێبەها دەکرێت. تۆ بۆ نمونە بەدەیان شت بنووسە، ئەگەر بێت و ئەو شتە نەگاتە ناو کۆمەلگا و پەرچەکردداری نەبی فیدباچی بۆ نەگەڕێتەوە و هەڵوێستی یاسایی بەرامبەر وەرنەگیرێ، ئەو کاتە ئەوە دەبێتە بێبەهاکردن، دەبێتە فەوزا، دەبێتە گەرە لاوژە، هەر کەس بۆ خۆی قسە بکە وەک ئەوەی لە کۆمەلگەی کوردی هەیە. لەبەرەوە بە بۆچوونی من ئازادی ڕاستەقینە ئەو کاتە دەست پێ دەکات کە لێ پێچینەوە دەبی بەرپرسیاریەت دەبێت. بەشێکی تر لە ئازادی وەکو باسم کرد، ئازادی پەیوەندی بە دوو لایەنەوە، لایەنێکی ئەو کردارانەی کە دەیکەی
ئەوە یاسایەکەی لایەنیشتر ئەوەی ناخەوە ئەوەی ناخەوە تەمەشا دەکەی زۆر جاری وا هەیە پێ زۆر جاری وایە تۆ هەوڵ دەدەی لە کارێک ڕزگارت بی تۆ شتێک کرد لە دەست داوە دەتەوێت بەدەستی بینیەوە تۆ ڕەفتارێک هەیە کۆسپێکت بۆ دروستکراوە ڕێگەت لێ دەگیرێ کە نەتوانی ئەو ڕەفتارە بکەیت لە بنەڕەتدا ئەو ڕەفتارە مافێکی سروشتی خۆتە لەبەر ئەوەی کاتێک ڕێک دەدەیت تۆ هەوڵ دەدەی ئەو ڕەفتارە بگەڕێنیوە بەکاری بنی واتە ڕزگاربی لەو کۆتانەی خراوەتە سەر ڕەفتارەکەت ئەو کاتە تۆ مامەڵە لەگەڵ ئازادیەکی نێگەتیڤانە دەکەیت ئازادی دوو واتای هەیە ئەمە بە دوو واتا دەبێت سەیری ئازادی بکەین ئازادیەکی پۆزتیڤانە ئەرێنی ئازادیەکی نێگەتیڤانە ئازادی پۆزتیڤانە مەبەست لەوەی نییە کە تۆ لانی باشە نە ئازادی پۆزتیڤانە مانای تۆ بە گوێرەی داهێنانەکانی کۆمەڵگا ڕەفتاری نوێ دروست بووە تۆ هەوڵ دەدەی ئەو ڕەفتارە نوێیانە لە چوارچێوەی یاسایەکدا ڕێک بخەی وەکو مافێک جێبەجێ بکەی کەواتە تۆ شتێکی نوێ بەدەستدەینی ئێمە دەزانین کۆمەلگەی مرۆڤایەتی کە ڕۆژانە یعنی بەردەوام لە گۆڕانکاریدایە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە هەندێک ڕەفتاری نوێ لەدایک دەبی کە پێویستی بە تەفسیری نوێ هەیە پێویستی بەوەی هەیە لە ڕووی یاساییەوە ڕێکی بخە ئێوە تەمەشاکەن خۆ پیشاندانەکان لە ئەوروپا کە دەکرێتن لە وڵاتانی پێشکەوتوو کە دەکرێت داوا دەکەن شتێک کە ڕەفتارێکی نوێیە کۆمەلگا قبولی ناکایە دەسەڵاتی سیاسی قبولی ناکە داوا دەکەن ئەو ڕەفتارە بخرێتە چوارچێوەی یاسایەکە و وەکو ماف مامەڵی لەگەڵ بکرێت بەڵام لە کۆمەلگاکانی ئێمە داوای مافێک دەکات کە زەوت کراوە کە باسی ماف دەکەم ماف لە ڕووی یاسایی ئەو چوارچێوەیە کە ئازادیەکانی تیادا پیادە دەکرێت یعنی لە ڕووی یاسایی هەر مافێک ئەو چوارچێوەیە کە ڕێگە دەدا ئەو ڕەفتارانەی کە لە چوارچێوەی ئەو مافەدا ممارەسە دەکرێت ئەوانە پێی دەگوترێت ئازادی طبعاً ئازادی بەشێک پێیان وایە کە بزوێنەری سەرەکی مێژووە ئازادی بزوێنەری سەرەکی مێژووە نەزەریەی بۆ نمونە بیرۆکەی هیگل کە باسی سەید و عەبد دیالێکتیشی خاوەن کۆیلە و کۆیلە دەکا کاتێک دوو کەس بەشەڕ دێن لەسەر ژیان یەکێکیان لە پێناو ژیان ئامادەیە خۆی بەخردکە یەکێک تر لە پێناو لە ترسی مردن تەنازل دەکا و ژیان هەڵدەبژێری یەک تەنازل دەکا یەکێکیان دەبێتە کۆیلە ئەوەی تر دەبێتە خاوەن کۆیلە بەو شێوەیە ململانەیە لەسەر گەڕاندنەوەی ئازادیەکان دەست پێ دەکا تاوەکو مەرحەلەی با بڵێن هیگل پێی وایە تاوەکو کە ناپلیۆن دێ شۆڕشێکی شعبی دروست دەکرێت و یەکسانێک دروست دەبێت کۆیلە و ئەوە نامێت پاشان تەماشا دەکەی لە 91 شەوە فرانسیس فۆکۆیامە ئەو فکرەی وەرگرت کردیە کۆتایی مێژوو لە کۆتایی ئەو دیالێکتیکەی تەمان لە کۆتاییدا مێژوو بە کۆتا دێ لەبەر ئەوە بەڕێزان مەسلەی ئازادیەکان مەسلەیەکە ئێمە پێویستە وەکو خەڵک وشار بێتەوە کە لە چوارچێوە یاساییەکە مامەلە لەگەڵ ئازادیەکان بکە بەڵام ڕۆشنبیران پێویستە لە ڕوانگە فەلسەفیەکەوە مامەلە لەگەڵ ئازادیەکان بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو چوارچێوە یاساییە کۆنانە تێک بشکێنن کە ڕێگرە لە بەردەم پێشکەوتنی کۆمەلگای ئێمە بەڕاستی ئەو بابەتە نازانم چۆن قسەی لەسەر بکەم لەبەرەوەی بابەتێکە ڕەنگی هەستان پێکردی بابەتێکە پێویستی بە خوێندنەوەی کتێبەکە هەیە و پێویستی بە شیکردنەوەش هەیە یعنی ئازادی بۆ ئەوەی لە ئازادی تێبگەین بەر لە هەموو شتێک پێویستە تەحدیدی ئازادی بکەین ئازادی چی؟ یعنی کاتێک کەسێک دێ باز لە ئازادی دەکا بە شێوەیەکی گشتگیر بە شێوەیەکی شمولی مانای وایە وەکو دروشمێک بەکاردی ئێمە ئازادیمان دەوێت تۆ ئازادی چیت دەوێت دەتەوێت چی ئازاد بێت ئازادی ڕادەبڕین دەوێت پێویستە دیاری بکەین ئێمە کار دەکەین بۆ ئەوەی ڕادەبڕین ئازاد بێت کەواتە ئازادی لە بابەتێکی میتافیزیکی دەکەی بابەتێکی بەرجەستە ئێمە ئازادی ئەو ڕەفتارەمان دەوێت ئازادی ڕۆژنامە نووسارمان دەوێت ئازادی سیاسیمان دەوێت لەبەر ئەوە تەحدیدکردنی ئازادیەکان زۆر گرنگە بۆ ئەوەی لە ئازادی تێبگەیت تاچی ئێمە دەوێت فێربی کاتێک کە کەسێک باسی ئازادی دەکات بڵێ باسی ئازادی چی دەکەیت تۆ چه ئازادیەکرد دەوێت
ئەو کاتە دەتوانین وەکو باسم کرد لە بابەتێکی میتافیزیشی بیکەینە بابەتێکی بەرجەستە. طبعا ئازادی زۆر جار بە زۆر بابەتی دیکە دەبەستێتەوە، یعنی لە هەر کایەکی کۆمەلگا لە هەر وانگەیەکی زانستیەوە خوێندنەوەیەک بۆ ئازادی هەیە. مەسەن لە فەلسفەی تاگەرایی ئازادی بە مولکدارێتی تایبەتی دەبەستەوە. من بەقەدەر ئەوەی کە هەیتم بەقەدەر ئەوە ئازادم، لەبەر ئەوەی هەڵبژارنەکانم زیاتر دەبێت. بەڵام لە فەلسفەی مادی پێچەوانەی ئەوە پێی وایە کە فەلسفەی تاگەرایی تۆ بەقەدەر ئەوە ئازاد نی کە هەیتت، لەبەر ئەوەی کاتێک تۆ لەو چارچێوە فراوانەی هەڵبژاردنەکان مامەڵە لەگەڵ ئازادیەکانی خۆت دەکەیت، لە هەمان کاتدا ئەو چارچێوە وا دەکات ئازادی خەڵکی تر پێشێن بکەیت. لەبەر ئەوەی مارکسیەکان پێیان وایە کە ئێمە دەبێت لە ڕوانگەیەکی سوڵتەوی کۆمەڵایەتیەوە سەیری ئازادی بکەین، بۆ ئەوەی ئازادیەکان بتوانین جێبەجێ بکەین پێویستە مولکدارێتی بکەینە مولکدارێتی گشتی چینی پرۆلیتاریا بێتن دەست بە خۆتان دەناتان دەزان نامێت باسیۆ بکەم. بەڵام پارادۆکسی ئەو فکری مارکسیش لە چییە؟ کاتێک چینی پرۆلیتاریاش دەسەڵات دەگرێتە دەست بە شێوەیەکی تلقائی تەحویل دەبێت لە بۆ چینێکی تر، لەبەرەوەی ئەو کاتە چینێکی پرۆلیتاری نامینێ، ئەو کاتە خۆی دەبێتە خاوەن دەسەڵات. بەڕاستی ئەو بابەتە زۆر هەڵدەگری، بەڵام هەر پوختەیەکی زۆر کورت زۆر بەسڕی کە ڕێک بێ وای کردی بابەتەکە وەکو پێویست نەمتوانی بێ حەق خۆی بدەمێ، بەڵام ئەو بابەتە وەکو باسم کرد لەوە زۆر زیاتر هەڵدەگری و سپاس بۆ گوێگرتن. سپاس لە نەخراوی ئازادبوونەکەم. بەڕاستی بابەتەکەی من سێری بابەتەکانی کەم کە زۆری وشەی تاکیتیا بوو، بابەتەکەی من دام نابوو وشەی تاگەراییتیان نەبوو، بەڵام پاشترە سکە نزیکێکی زۆر هەیە و تاکیدۆیەکی زۆر لە بابەتە. بابەتی نالیزم ئەوبەت چەم کە چەمکی نالیزم من هەوڵێم لە ڕێکی فەلسەفی سوسیۆلۆژیەوە بە کورسی بە خێرایی باسی کە دوایی سەر حاڵەتێک لە دۆخی باشووری کوردستان باس بکەم یان خەڵک دید و بیرکردنەوەی ئێوەزای نەماتوانین سوود لە چەمکی نەهلیزم وەربگرین بۆی ئەنگیاردانی سوازەری خۆما بکردینەوە. سەرەتا بۆی دەست پێکەم پێم باش بوو کە بە خێرایی نەهلیزم پێناسەستی زۆرەکانیشی. ئەوەت نەهلیزم وا باسەکرێت کە مێژۆکەیەکێک دەڕێنرێتەوە بە نووسراو بۆ 6 سەدە پێشداوی لە سەردە شاعیرێکی وەکو ئەگنۆتێک کە لە ڕوانگەی پێتنیزمەوە لە ڕانگەی ڕێژبینیەوە تەماشای دنیای کردوتیوە بۆ مرۆڤ کە باش نەبوو هاتووکە دنیاوە، بەڵام ئەگەر دێشتێکی باشی ستاوەیە زوو پێدەگەڕەوە لە دنیا. بووی سەرەتایەکی ڕێژبینی لە ناو چەمکی نەهلیزمان هەیە. پاشتر ئەم چەمکە بە مێژووە تێپەڕە بێ وەکو دیکتۆری باسی پێدەما کەسەی چەمکێکی دوو ڕۆژایی تەماشای کرد. یەکێک لە ڕۆکانەوەی کە لە ئێستا بیگریزانی کۆدێنجیەک هەیە لەسەر پێگەیشتن لەو چەمکە چۆنی پێگەی لە ئێستایە دیش پێوەیە بە مێژووە تێپەڕی زانینە چەمکە چۆن گەشەی کردووە لە کاتیساتی جیاوازا چۆن بەکارەکەوە. سەبارەت بە نەهلیزم زۆربەی سێژەرەکان هاوڕان لەسەرەوەی هێشتا تەبایی نییە لەسەرەوەی نەهلیزم بە پاوەتی مانای چی. بۆیە هەندێکیان پێیان وایە مشەیە کە هیچ گەراییە قسەکردن لەسەر هیچ وەکو شتێک زۆر زیاتر باشراوە بۆی کە خۆی توانێت تەحەملی بکات. هەمیشە کە تۆڵی هیچ شتێک نمونەیەک هێننەوە کارانەگە وەکو وایە کە باسی ئەشکەوتێتی کە باسی بۆشایی ناو ئەشکەوتێتی بێگومان باسی دیوارانە شەکەی کە ئەشکەوتیان کە هەمیشە تاڵی هیچ شتێک قسەکردن سەبارەت بە شتێک یاکە تۆ پرسیارێکت لێ کە ڕێک بۆ نیمە دەنگ و باسێک یعنی هیچ واتە هیچ دەنگ و باسێک نییە قسەکردن لەسەر هیچ شتێک سەبارەت بە دەنگ و باس. لەبەرەوە دائیمە پرە زۆر چوار جۆری سەرەکی جاکەنەوە بێبەندەکانیان سێژۆرەکان لە مێژووە جاکراوەتەوە. نەهلیزمی سیاسیمان هەیە، نەهلیزمی نزیکیمان هەیە، نەهلیزمی ئپیستیمۆلۆژیامان هەیە، پسیکۆلۆژیمان هەیە یا معرفیمان هەیە، نەهلیزمی زانستی یان گەردوونیشمان هەیە. من بە خێرایی کە تەقلیدی ئەو نەکرد بۆ کاتەکە چۆن تەوجیه ئەکرێت لەسەر بابەتانە، بەڵام بۆ ئێوەش بتوانن لەگەڵ منا بیر بکەنەوە یا بێنە ناو مۆزوعەکەوە ناچارم لەسەرم تەعریفانە هەندێک بوەستم. ئەوەی لادرجاتە باس دەکرێت نەهلیزمی سیاسی زیاتر باس دەکرێت یەکێ دەڕێتەوە بۆیشە لە ڕۆمانە ڕووسیەکان بە ناوی فادر سانسۆن
باوکەکان و کوڕەکان کە تۆگنێ لە ساڵی 1962 لەیا باسی ئەو بەرکەوتناکە کە لە بینەوەی ئەرستۆکراسی خانەدانەکانە هەیە لەگەڵ وەکو جیلێک و جیلی دوای خۆیان کەنەوەکانیانن ئەو سرایەک کێشەیەک لە ولاوادی سەرێتی کە جیلە کۆنەکە ئەرستۆکراسن خانەدانی ڕووی پێکاتی یابوودی کۆمەڵایەتیەوە ڕووی بیرکردنەوە سۆمانەکە بە قوتابخانەکانی ڕۆمانسیەت و ئایدیالیزم و لیبرالیزمن کاتێک نەوەیەکی نوێ دروست دەبێت نەوەی نوێ باوەڕی بە ماتریالیزمە بێت کولتوری ڕووسی مەبیر نابێت بە کولتوری ڕووسی بەڵکومەلێ بە کولتوری ئەڵمانی کولتورەکانی تیاتر لێرە بەرکەوتنی دروستە بێت لەوەی دووهامیان نەوەکان نەگەڵفادەسان مناڵەکان لێرە بەرامبەر بەهاو پێنەوە باوانی خۆیان جۆرێک لە نەهلیزم دروست دەکەن ئەویش لەو ڕۆمانە باسی دوو برادەرە کاتێکە لەوەی کردو چۆنە مەواقی خۆت لە ئایدی خانە سەبارەت بە بۆ دنیا کۆمەڵایەتی سیاسی تێکیایەژین و هەموو شتێک ڕەت دەکەنەوە ڕۆژی هەموو جۆرێک لە دەسەڵاتەکان کە مرۆڤ سەری بۆ دابرێنێ تەنانەت ئەگەر ئەو دەسەڵاتە سەڵاتێکی پیرۆزی هەیە لێرە زۆرێک لە دیتۆلۆژیای یۆنانی دوستانەوێتەوە ناو ئەدەبیاتی ڕووسی زۆر کەسێک هێنن بە محاولەیەکی پرۆمێتیۆس هەیە لە ئەفسانە گریکیەکانە کە لەوەی ئاگرە بێ لە خواکان لە خوای ئۆلۆمپیک و ئەیا بە مرۆڤ بۆ واتایە تەزمیرەکەی کە دوای ئازادی لە خواکان وەرگرت و یاوێکی بێت ئەم دیۆس خواکان سزایە دا سزای سینێیان لەسەرەوەی ئەم ئەمەلی کرد لێرە ئەمەلێکی نەهلیزی سۆسیۆلۆژی بۆ مانایی کە تەعامل لەگەڵ مؤسساتی دەوڵەت و کۆمەڵایەتیەکان نەهلیز یعنی نەئێکە هیچگەراییەکە سەبارەت بەوەی کە ئەوەی هەیە لە سادەومان هیچەوە ئەبێ ڕەفت بێت و ئەو جۆرە نەهلیزم بە سێ کۆنات دابەش بووەکە یعنی سێ مەرحەلە دەرکەوتووە بێت تەعریفا بە سێ جۆر دەرکەوتووە بە جۆرێکی نەفی هەندێکیان لە نەفیا وەستاون گروپانەوە هەندێکیان هەنگاوێن ناو بۆی کە تێکشکانیش بێنە ناو نەفیەکەوە و هەندێکیان هەوڵیەوەشان ناو پرۆسەی کۆنفرمیشن یعنی فەرحکردنی بەدیدیش بێنن ئەوەیە کە بە دوای تۆرگنێفا کە فادر سانسۆنسەمیشێ چێندێژۆفسکی نیکۆلا چێندێژۆفسکی وەست تو بی دەن پێویستە چی بکرێت ئەوشی شکە لەو ڕۆمانانەی کە جوانی فادەرانسۆن سایەتەوە زۆر کمتر نەهلیزم هیچگەرایی جەخت لێکاتەوە کە پێویستە هیچگەرایی هەتا لە جۆرێ لە جۆرەکان لە ڕۆمانەکان تەنزیمش بکرێت و دیارە شتێکی سۆسیالیستی یوتۆپی یان کۆمونیزم چوودا لێوەرگرتەوە ئێستا زۆر گەورەشی دواتر لەسەر لینین هەیە کە لە کتێبەکان گرنگەکانی لینین وەسۆری کۆمونیزمە ڕووسی مەلعەمە لە ئەبێ چی بکرێت ئەمە لێرە مەبەستەکەم چی بوو لەمە کە زۆرێک لە ڕەبزی کۆمەڵایەتی سیاسی هەیە رووسیا دروستە بێ ئەم ڕەبزە وردە و دەگەشەکە بەراو ئەنارشیزم ڕادێ وەکو پیسارێ ڕوو باکۆدین و دار و بەردی پێکرێ و دوایی لینین تەسیرە بێت و کۆمونیزم لەسەر ناکرێت جۆرێک لە نەهلیزمە کە ڕەبت بێتەوە بە نەهلیزمێکی کە ئێسێمە سەرباسکردنی ئەویش نەهلیزمێکە لە ناو فەلسەفەیە ئەم نەهلیزمەی ناو فەلسەفە لە ڕاستیە بە خێرایی ئەگەڕێتەوە بۆ ئیمانوێل کانت وەکو مؤسسی مەدرسەی ئایدیالیزمی ئەڵمانی چونکە کانت پێیوا بووەوە زەرنە لای زۆر مابوون لێکم ئێمە ناتوانین لە شتەکانەوە خۆی پێکەین ئێمە ناتوانین لەگەڵ دەرکەوتەی شتەکان زیێنێکی خۆمانە تەعامل بکەین واتە مرۆڤی دابڕین لە واقعێکی واقعی دەرەوە و محکومی کرد بەوەی کە تەنها لەگەڵ وێنانە تەعامل کاکە لە واقع وەلی گرتووە و ئەمە بە جۆرێک تفسیر کرا تا فیلسوفێکی یا بڵێن بیبیشۆکی جاکۆبی کە نامە بۆ فریشتانی نووسێ ئێوە لەسەر نەهلیز سەدەقتا بووی کە تەلەڤیزیۆنێکی ناو دەستپرینی کانتایشی کە زۆر پەرستی ئێمە محکومەکان بە جۆرێک لە نەهلیزم چونکە ئەو قەتعیەتی کە یەکێن لەگەڵ واقعیان مرۆڤ بخەنەوە ناو دایە بڕێنن ئەوە جۆرێک لە گەرایی وەرهەمێنێ ئەوبەت ئەمە دوایی دەڕۆی نیوەریتولەکانەوە ئەکرێڵێن تورگنێت خۆشی لە لەم ساڵ سویسراوەمانە بوون ئەم نخبەیە یەکتریان ناسیوە لێرە ئەم دوو چونکە کورسایی خۆی هەیە نەهلیزمی پۆلیتیکەڵ نەهلیزم کورسایی خۆی هەیە تا ئێستا
لە وڵاتانی دنیا لە بناو بیرمەندەکانە لە دویش کەشە نەهلیزێکی فەلسەفیمانەی ئەوی گرنگی خۆ نەهلیزمە فەلسەفیەکە زیاتر لە نەهلیزی کارگەرایی ئەنی لە تاکەوە نزیکە ئەوەی گرنگی شەپێشوی بەجێ بێڵم شەرحە ئەوەیە کە نەهلیزمی ڕووسی دوو ڕێگاگرێتە بە سەمەریشم پێێتی دوایی وەکی سەپودەکان دوو ڕێگاگرێتە بە زۆرینەی هیچگەراکان ئەوانەی کە چواردۆری خۆیان نەفیەکەنەوە دیپۆلیتیسایزن یعنی باوەڕیان بە سیاست نییە باوەڕیان بەس نیگەیشنەکەن بەس ڕەب بەکەن ڕەبزی واقعیاتەکە کەکێنی کاریان بەوە نییە کە دەرمیشنێکیشان هەبێت ڕێکیشان هەبێت سەبارەتەوە گروپێکی کەم نەبێتە پیانەوترە شۆژێرە نەهلیستەکان شۆژێرە نەهلیستەکان باوەڕیان وایە نەخێرەوێ پرۆسەی نەفیکردن یەکشکاندن بنیادنانەوە ئێمە تێپەڕ وەکو دوو جۆرێکی سێهەمیمان جۆری دووەمە ئیپستیمۆلۆژیەکەیەتی جۆری سێهەمیان نەهلیزمێکی وجودیە ئەمە زۆرتر نیتشەیشی لەسەر ئەمە بەڕاستی و ئەمەشیشمان پێ لە بەخێرایی ناو کەیسا لە بەرەوەی نیتشە پێی وایە کە هەموو ژان خودی خۆی هەیە جۆرێک لە نەهلیزمە ئینسانی ئەکتیو و چالاک و تۆفەرمانەوەی بتوانین ئەم نەهلیزانە تێبگا و تێجاوزی بکە و هەمیشە بەگیری وە بگرێتەوە هەمیشە قیەم و بەهای تازە بێنێتەکایە و بەهاتۆنەکان فڕەبات هەمیشە لە پرۆسەی تێکشکاندن و بنیادنانەیەکی وەکو سیسۆفیۆسیا هەتا ئەخیر خەریکی ئەوە بێ قیەم بەرهەم بێنێ و تێکی بشکێنێ قیەم بەرهەم بێنێ تێکی بشکێنێ نازانم کە چەند بەشەکاڵماوە کەحمەد چەند ماوە 5 دقیقە ماوە بچمە سەر قەزیە کوردەکان زۆر لەوا هینم من بیر لەوە کردەوتم باشە ئەگەر چەمکی نەهلیزم ئەمەدە بار کرا لە بەواتا و مانا و دیراساکێ لە هەموو شوێنێکی سەهێنەبێت و بزانین چ جۆرەتوان چۆن دەتوانێت کۆنسێپتی نەهلیزم دەوڵەمەندکە ئەگەر ئینسان تەماشایەکی واقعی خۆی کە واقعێکی دەستەجەمەعیە گاردەیەکی کۆمەڵایەتی وڵاتی خۆمانە بزانین لەکوا توانین نەهلیزی بۆ بینەوە وەکو مەوضوعی بی و دوژەمە لەوانێ دواتر هێشتا لای ئێوە ڕێی مخالف لێبیان بیر کاتەوە بەعکسەوە زیاتر کۆڵ بێتەوە من چوار ظاهیرا بینم لە ئێستای کوردستانە کە لە سەراستی گرۆ ظاهیرەیەکی تامەمان متفقین لەسەرەوەی هەیە بە سەلمانی ناکە هەیەویشان ڕەوە ڕەوکردنە بە گەشتنی وڵاتە کێ لەوانە ئیتیکی ئیشە پێشکانی ئیتیکی ئیشە مۆراڵی ئیشە مۆراڵی ئیش تۆ دکتۆرە پێە لە خەستەخانە ڕۆژانە قەزایە دەرەکەوێت کە دکتۆر بنابەتسیارانە تەعامل لەگەڵ نەخۆش لەگەڵ سەیدەری شەریکە شێتی دەرمانی هەیە دەرمانی خراپە هێنێ وەزیر پێیەکەوێ عام پێیەکەوێنی کێشەیەک هەیە هەمومان هەست بەواکەن کە ئێمە متمانەمان بە دەستگای تەندروستی پێچەکە دەستگا دەوڵەتە گەورەکان لە ڕووی شەرعیەتی دەوڵەتەوە نامێنێت و لەناو ئەوانەشە دکتۆر کە دکتۆر ئێتیکێکی دکتۆری هەیە پابەندی پێوی بەڵام پابەندی نییە پێوی ئەمە یەکێکە لە دیاردەکان زیادەی لەگەڵ ڕەوا مەدوان زیادەی شتەمان هەیە کە ئەم جارە وضوحی بینمانی زیادەی دەنگدەدانە نسبەتێکی زۆر لە خەڵکی کوردستان نەچوو سەرسوورەکەی دەنگدان ئەمە خاوەنی نەیەکە زۆرێکی لە نەئە بەڵام ئەمە چ زۆرەکە منەویکی چالاکانەیەکی لاوە زمانە هەموو قسە هەڵەگرێت ظاهرێکی کەشم بەخیاڵە هات ظاهری توندوتیژیە زۆر قسەی لەسەرەکرێت نەک توندتیژی کۆمەڵایەتێکی خێزانی یان ژێندەریان ئەوانە توندتیژەوی لە هەر شوێنێک مظاهرەیەک بێ خۆپشاندانێکە بێ هەمیشە مێدیا و جەوەکەوا دەرەکەن نابێت توندتیژی دەکرێت کە توندتیژی تەکەوێت ئەمە شتێکی زۆر مەترسیدا ڕوویاوە ئەمە دەستێک هاتووە ئەمە لەسەر خاڵیان وەسم توندتیژی بە خێرای گەڕێمە بەسەر سەحاڵکێ ڕێی من زانانی بەسەر من پێم وایە ئەسڵان توندتیژەی کە لە واقعی کوردستانە هەیە بەتایبەتی ناونەوەی ئێوەگەنجەکانە توندتیژیەکی نەهلیستیە دوو ئامانجی هەیە بەپێی دیراسە بڵین بەپێی مێژووی گەلانی کارکردنەوە لە چەمکی نەهلیزمەوە تەماشاکەن یەکیشانەوەیە ئێوە ئینەرژی خۆی پیشان بە ئێوە پاکەی خۆی پیشان بە بەڕاستی مەرج نییە بەرنامەیەکی داوای دەستی بڵێت و بەرنامەیەکی دنیا گۆڕینی بێت جۆرەکە لە نەهلیزم جۆرەکە لە هیچگەرایی فعلێکە بۆ نەفیەک لەما بجۆری خۆی گەنج لەوانێت توانێت چونە سەرجادە هێت لە سەرجادە ئەم نەفیە ئەیا بڕووی کۆمەلگا بەگشتی و دەسەڵات سیاسی بەتایبەتی کە دەرپرسە بێت لەبەرەوەمە ئەکرێبی لۆ بکەینەوە ئێمە ئەو توندتیژەکەی بینین لە خۆپشاندانەکان هەمیشە نەگەڕێک بۆ نەڤەری مامرە خۆڕەنە واش بێت نەڤەری مامرە ڕاستال هەندێک شوێنە بەڵام با بیرێک لەوەش بکەینەوە خۆمە دیاردەیەکە ئەکرێن نانەوەیەک جیلێک گروپێک خەڵکێکە بن بە پرۆسی نەفیکردنی چواردە بە ئێمەوە بە کۆمەلگاوە دەسەڵاتی سیاسەوە تێپەڕۆ بن و مجەڕەد بیانێت لە ڕێگای توندتیژیەوە ئەو نەئی خۆیان کەلمەیەکی سەرنجڕاکێش
لە پرۆسی لە مەسەلەی دەنگنەدانە من زۆرتری بەسمەوە یعنی ئەکرێ بنەوە على ناو نەهلیزماکە تێگەین کە دەنگنەدانەکە زۆرێک لە دیپۆلیتیزایزیشنە یعنی زۆرێک لەوەیەکە ئینسانی کورد وەکو ئینسانێک وەکو تۆمەگاکانی کە لە ناو نەهلیزماکە جیاون یەک دەقە بەخێرایی یەک دەقەن لێدیان بەوە نەماوە کە بتوانن لە ڕێگای سیستەمی سیاسیەوە یا ڕێگای کاریگەردانان لەسەر دەسەڵاتی ئەو میزانەکە هەیە بتوانن دەسەڵات بگۆڕێنە کاریگەری لەسەردا بێن بۆیە هەمیشە ئەو جۆرە نەهلیزمە بووی لە ڕوو سیاسەتی سەدی ناپارتیمان بوونەوە یەکە دواوە پاشە پشێتە و ممارسەی سیاسی بە شتێکی ناسۆسیالی ناڕۆشن دیدی ئاسنزمی ئەمەدانێ بۆی ئەم دەقەیە فریاد تۆم قسەم زۆرە لەسەرەمە نەهلیزم من پێم وایە بە سێ ئاراستە تەسیب دەهانێت دوای خۆی و نەهلیزمەی کە تەعاملیشی ڕۆشنبیری ئەقرانی بینجی لەگەڵ دەکرێت یەکێک بەرەو پۆپولیزمی سیاسی ڕا لە پۆپولیزم هەمیشە خەونێک هەیە بۆ دەستە جەمع بوون دایمە یۆتۆپیایەک هەیە جۆرێک لە نەهلیزمی کەیە لەم یۆتۆپیایەت لە پرۆسی ڕزایی نیشتیمانی ئەگەیتە قەناعەتێتە ڕووی نەداوە نەتەوە لە بەچاوکە ئەمە لە بەچاوکە هەمیشە فراد ڕستەیەگە ڕێی بووێ بە یۆتۆپیایەکی کاری گۆڕیتەوە دووەم لە ڕووی سیاسیەوە ئەنارشیزم دروستەکە بەرهەمهێنانی ئەنارشیزم هەمیشە خەونێکە چوونیەک بوون هەمومان وەکولیچین پێویستمان بە دەوڵەتی لە پێویستمان بەڕوویە دواتیش لەسەر ئاستی مۆراڵی زۆرێک لە ئیگۆیزم و نامۆراڵیەت دروستەکە دەرچوون لە ئێتیکی کار و بەکارهێنانی حضوری خۆت لە پێناوی بەرگەڵ تایبەتەکانی خۆتانە لە پێناوی بەها و پرینسیپ ئەخلاقی چەکانە زۆر سپاسمان داهاتان باش کاکە دەستمان خۆش بێت ئەم بابەتانە زۆر پێویستم بۆ لەگەڵ باس بکەم بەڵام لەگەڵەوەشە قسە هەڵەگرین کەمتر زۆر بوونمونە کاکە دەشار سبارەت بە ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی زمانەکەمان زمانێکە لە ئاژۆگاری کاڵیەوە من پێم وایە يعني کۆمەڵدارکردنی زمانی نەتەوەکەیە چونکە کاتێک تۆ باز دەزاناوەکەی تۆ نییە یعنی ئەم زاناوەیە تۆ وشەیەکە ئینۆمیت زاناکان زۆر لەوبارەوەیە یعنی یەکێک لەوانە چەندوانە ئارنۆڵدا ئەمانە باس لەواکەن تۆ وشەکە لەنی لە کۆمەڵەکەوە دینی بەڵام تۆ کاتێک کەیکی بە زاناوەیە ئەمە بارکردنە بەواتایەکی نییە جا ئەم واتایەش لە دەوروبەری خۆیان واتە لە کۆنتێکسی خۆیان ئێستا زاناوە هەیە لە بواری پزیشکیە زاناوە هەیە لە بواری زانستی زمانە لە بواری زانستی کوشتوکاوە ئەمە بەڵام هەر یەکە بپی کۆنتێکسی خۆی واتاکەی جیاوازە لەبەرەوە من لەم ڕۆژانەش دەکەم خوێنەوە لەبارەی ئەوروپاوە زانی زۆر وشە هەیە لە ئەوروپا لەسا ناسناوی خەڵکیشن هەر وشەکە کە تۆ ئەگەر وەری بژێڕی بابەتی پێکەنینە لە لای ئێمەشتیوانیە کە ئەمە قۆڕیاتی تیا ببەخشن کە وشەیە بەکارێن خاڵێکی تر هەر لەباری کاکە دڵشادەوە دکتۆر دڵشاد ڕاستەکەی هۆشیاری تاک پەیوەندی بە پلەیەکی زۆر بە پەروەردەوە هەیە کاکە تۆ لە ڕوانگەی هونەر وەسیلی کە ئایا ئێمە ئێستا هونەرمان هێشتووە وەک وای پەروەردە ئێمە نەمان هێشتووە حەزەکەم یەک شتی پێ بڵێم کاکە دڵشاد بۆ هەموو کاکەکانی تریش لە بواری کارەبایە ماتۆر هەیە دوو جۆر کۆیلیکە کۆیلیکیان بەنزیک لەوە ستاتین ئەوە بەس هەر ئەوە کە ئەوە توانێت یەک جار ڕۆپەرەکە بتۆبێنێ ئەوەی تیان تر لێ ئەبێتەوە نەچی ئیشەکە ڕەنین ئیشەکە مەبەستم ئەوەیە ئەگەر تۆ تا دوجار کەسێک نێتکەوە ڕەنینەکە دروستکە کۆمەڵەکانی تیژ وا بووە بەڵام تۆ ئەگەر بڵی ئەی چۆن ماتم بۆ سەرەکە و یاخە خۆ ئەویش لە بیرکردنەوە یەشێک پەروەردەی ئەیە وای دەکرد کە ئەم دروست بێت یعنی ئەمە شتێک نییە ئێمە بۆ نمونە لە هەلومەرجی خۆمانە زۆر جاوەڕێن کورد و دەسەڵاتیان نەوتوە ئەی کاکە بۆچی ئەوانەی ئێمە توانیانە یعنی لە 20 ساڵ ئێرانیا بۆ هەلومەرجەوە کابرایکی کورد وەزارەتی نەوتی بۆ بنبەرەوە بۆچی ئێمە پیاوێکی وەکو ئەمیزەکیمان لە 20ەکانە دەجار بە دەستماچکردن پۆستی وەزارەتی ئێمە بەکۆڵا تێمەگەی کەم نەتی پێی نەبووە بەڵام ئەی ئێستا بۆچی ئەوە ئێستا ئێمە کاکە زۆرشمان خاوە پەروەردەمان نەماوە ئێمە ئێستا میلەتێکین بمبەخشن کە ئەماڵن لە بێئاکاری ئاژین ئاکار بۆ کورد نا ئاکار بەس لە ناوگەڵا بێت نا ئاکار بۆ مەفهومەی بۆ چەمکەی کەوا ئێمە
ئێستا خەڵکێکی بەڕەواکراوین بەڕەواکراو بەبەستم پەروەردەیە من ئەمە بەزۆر شوێناوتووە ئێمە پەروەردەمان تراوەل کرد جارە من بێدەنگ نەبووم منتومە دەست مەخەنە پەروەردەوە بە بەرپرسی هەرە گەورە بەڵام بەخشە نەکراوە بەڵێ بەخشە بۆ کاتە کامەرانمەندێک ئازادیش دیسان کاکە ئەو وشەیە ئەو کەرەسەیە دیسان بەپێی سیاقەکانی ئەگۆڕێ یعنی ڕەنگە کەسێکی هەمووسێکشە وانزانێت کە ئازادی ئەوەیە کە ئەوەی ئەو ئێوێ ئازادی بۆ منی کورد ئەوەیە کە ژێردەستی عەرەب و تورک و فارس نەبم ئازادی بۆ کەسێکی کە لە گیراوە ئەوەیە کە بچێتە دەرەوە لەبەرەوە دیسان ئەویش ئەکرێتە سەر ئەو کۆنتێکسی کە تیایە بەکارێنێت سەبارەت بە پوچگەرایی و دکتۆر ڕۆبیتەن ڕاستەکەی ئێمە نای ئێمە بۆ بەخشم لەمە کۆتایی پێێنم بۆ بێخستنەوەی لایەنێکی مێژووی وەکو نکتەیەکیش کە نکتەی ئەمە ڕاستیە کاتی خۆی لیژنەی ئەوسبە کە دێن لە کوردستانە گەڕێن ئەشنە ئاکرێ بە ئاغایە گەڵێن تۆ لەگەڵەوەی لەگەڵ عێراقا بیان چۆن ئەڵێ تۆ پێم بڵێ ئاغا فڵان چی وت ئەڵێ تۆ چێ بەسەرەوە ئەڵێ ئاخر ئەوە چی توتبێ من پێچوانەکەی ئەڵێ سەرکەوتووە من پرسیارێکم لە دکتۆر ڕۆبیتانی بەڕێزەیە دکتۆر جان کاتێک کە ئیشێکی کرێت بە مەبەست ئەکرێت مثلەن دەنگ نەدان کە خەڵک دەنگ نادات یانەوەی کە ئاماژەت پێیا کە خەڵک کۆچەکات وە ڕەوەکات بۆچی ئەمە هیچ گەرایی بێت لە کاتێکا کە بە مەبەست ئەکرێت ینی بە مەبەستی ئەوە کرێت کە با بڵین کە خەڵک دەنگ نادات ناڕازیە لەم دەسەڵاتە کە ناڕازیە لەم دەسەڵاتە کەواتە داوای شتێکی ترەکە ئەوەی کە کۆچ ئەکات لەم وڵاتە ناڕازیە لە وڵاتەکە ناڕازیە لە دەسەڵاتی وڵاتەکە بۆیە کۆچەکات کەواتە داوای شتێکی ترەکات ئەمە بۆچی بچێتە خانەی هیچ گەراییەوە لە کاتێکا کە دکتۆر دڵشاد و دکتۆر کامەرانیش هەردووشیان کە ئاماژەیان بەوەدا کە تاگەرایی ئەوەیە تاکی ئازاد ئەوەیە کە بەرامبەر بە ڕێچەکان ئەوەستێتەوە ینی ناڕێکی لەوەی لە پاراداینێکە ئیتر زۆر زەحمەتە وەشتێکی قاچاقەوە ئەبێ خەڵک خۆی تەسلیم بە کۆمەڵگاکە بکە یا تەسلیم بە کەسێک یا کۆمەڵە کەسێک کە دژ بەمە ئەوەستێتەوە بۆچی ئەمە هیچ گەرایی بێ ئەگەر ڕوونکردنەوە لەسەرەوەی زۆر سپاس زۆر سپاس بەس گەرێک لە کاتەکەی خۆم لەمە سپامەڵێ دوو دەقەکە تەواو بوو زۆر بۆ وشەیە لەبەر ئەواڵێ شتێکڵێ ئافرەت نیوەی کۆمەڵە و دایکی نیوەکەی تریەتی هەر ئەو نیوەی کۆمەڵە گیرۆدە دەستی نیوەکەی ترەکە پیاوە ڕوبورەکەواڵە ئەمە قسەی من نییە تر ئایا وایە لە کۆمەڵگەی کوردیا من هەست ئەەکەم بەو جۆرەیە سپاسانەکەم سپاس بۆ هەرسی دکتۆری بەڕێز دەستان خۆش بێ شتێکی جوانتان بڵین ئاراستەی ئێمە کرد ئەوەی کە من لەسەری قساکەم ڕەنگە پرسیاریش نەبێ بەس وەکەوەی کە تێبینێ بێ یاخۆ ڕوونکردنەوەیەک بێ ئەگەر دوای چ بابی پرسیارەوە ئەوە وەڵامم ئێوە سپاسانەکەم کاک دکتۆر دڵشاد بابەتەکەی قسەی لەسەر ئەوە کرد کە هوەری هێزی هوەر لە گەشە سندنی گەشە پێدانی تاکدا بابەتێکی جوانە بەڵام من قسە لەسەر ئەوە کەم کە خۆی باسی ئەوەی کرد کە هوەر نمونەی هێناوە بە هوەری شێوەکاری بەس ئایا هەریمی کوردستانە هوەرێک هەیە پێ ئەودرێ هوەری گۆرانی موسیق کاتوانم بڵێم هوەری ڕەسەنی کوردی شاردۆتەوە یاخود وای لێ کردووە کە گەنجی ئەم سەردەمە گەنجانی ئێستا نامۆن بەو هوەرە بۆ قسەی لەسەر ئەوە نەکرد کە بۆ ئایا پێی ئەکتیڤە هوەری ئەم هوەری کە ئێستا ئەکرێت لە گۆرانیە بۆ نمونە قسە لەسەرەوە ئەکرێکە ببوورەکەەوە عالم ئەو شتانی کە باس ئەکرێن بایدە و سنگی وایە و یەم لەگەڵت واکەم و ئەمە ئایا من جۆرێکە لە هوەر یاخود ئەمە ڕواج پێدانە بۆی کە گەنج بەلاڕێدا بدرێت ئەوە کاک دکتۆر چۆبابی پرسیارەوەی وادارم وەڵام بێتەوە سپاست دەکەم کاک دکتۆر کامەران قسە لەسەر ئازادی کرد بەڵێ ڕاستە ئازادی ئێمە هەمومان لە ئەو پەڕی ڕاستە ئەو سەری چەپ پێویستمان بەوە هەیە کە ئازاد بین من پێویستم بە ئازادی هەیە جەنابەت پێویست بە ئازادی هەیە ئاڵا ئایا ئەم ئازادیە لە بۆ تاک بۆ نمونە ئەوەیە کە من هەرچیەکەم بوێ بیکەم یاخود لە چوارچێوەیە کە ئەبەسترێتەوە قسە لەسەر ئەوە بکرێنی نازام زۆر هینت نەکرد ئایا بۆ نمونە کە من کەسێکم ئازادی تاکم ئەوەی کە ئەمەوێ هەموو شتێ بیکەم یاخودنا چونکە ئینسان ئەگەر ئەو ئازادی کە هەیەی تێپەڕی لەوەی لە سنوورێکە دیاریکراوە بە پێی یاسا ئەگەر ڕێ بخرێت تێپەڕی
من پێم وایە بۆ برم کەواڵم بەل هم کە ئەنعامی ئەوڵ ڕەنگە بیگرێتەوە چونکە هەمومان پێویستمان بە ئازادی هەیە بۆ نمونە ئازادی تاک لەناو خێزانەکاندا ئایا هەموو ئەو خێزانە ئەگەر 4 کەسیش بن هەر کەس بۆ خۆی ئازاد بێت چی بێ بی کاو کەسێک سەرپەرشتیانیان نەکامە پیوتری ئازادی بۆ نمونە لە ئازادی ببورن کەواڵم سێکسیە ئەگەر تۆ بۆ نمونە ئێمە وەکو ڕۆژنامەنووس وەکو ئەوەی کە لە گەشتبێدانی مرۆیە ئیشەکەین وەکو ڕێکخراوەکان زۆرم بابەتە ئەوروژێنین لەسەر ئازادی سێکسی ئایا هەر کەسێک بیاوێت ئەتوانێت ئازادی سێکسی بکە یا خود ئەوەی کە خۆی پێ حەڵاڵە ئەو کەسێک کە لەگەڵ یاتی خۆشی ئەوێ لەو ڕوانگەیەوە بە ئازادیەکی ئەوەی کە خۆی ئەوێتی ممارەسەی بکات چونکە ئەوەش جۆرێکە لەوەی کە ئەگەر تۆ بە هەڵە بیکەی ئازادی بەڕاستی ئەوەی پێی ناوتری ئازادی بابەتی ترم لەسەر ئەوەی کە کاگ دکتۆر لەسەر ڕۆبیتان ئەگەر بێتم دەستخۆش باسی پوچگەرایی کرد ڕەنگە ئەم پوچگرایی ئێمەش ببەستێتەوە بۆی کە وەکو منۆکو کەسێکی ئیسلامی هاوڕابین لەسەر ئەوەی کە لە ئیسلامی شامە هەیە پوچگەراییە کەوەی کە پێی ئەوترێ قسە لەسەرەوەکە کە دنیا هیچ نییە دنیا بڕێتەوە دانیشە خەفەتی بۆ ئەناسێکی بۆ لە کێشێکە ئەم دنیا هەر هیچە و ئەبڕێتەوە وەکو ئاها چۆن ئەوترێت بەڵام ئایا منێک کە دنیاشم هەیە و بڵین لە ژیانە ئاژیم ئیترە بێ بچمە سوچێتەوە چونکە تۆ پوچگرایی ئەوەیە ئەدباتە ئەوەی کە بابی چۆن ئەڵێیت تەنهایی خەمۆکی ینی تووشی وە دەکات کە خەمۆکی بی ئایا منی ترکە بزانم دنیا کۆتایی بێت هەمیشە خەمۆک بم هەمیشە خۆشیەکانی ژیان وەلا بنێم نامە شتێک نییە بەو جۆرە بڵێن قسەی لەسەر چونکە یەک شتی بچووکماوەکە یاغیان بڵێن پوچگەرایی ئەلبێرت کامۆش خۆی دژی ئەوەش بووە بە ئەمەش بڵێم بەڵام هەمیشە یاخی بۆ زۆر جا یاخی بۆ لە بوونی خودداش ئایا ئەمە منطقیە چونکە ئەمە وجودیەتە تۆ لە حیاتە هەیە پێویست ناکە بەو جۆرە قسەی لەسەر بێت وسپاسان زۆر سپاس مامۆستا من پێم باشە لە نێوان بەڕێزان دکتۆر و دکتۆر ڕۆبیتان چاوەڕێن وڵامی پرسیارەکان بنەوە بۆی چینە سەر پرسیارەکانی کێشێکم لەگەڵەوەیانە لە ڕاستیە نێوەندی پەروەردە بە دڵنیایی وێرانێکی گەورەیە ئێستا نمونەشمان بۆ ئێمە خوێندکارمان بۆیێت بۆ زانکۆ بە کوردی نازانێ ناوی خۆی بنووسێ هاتۆتە قۆناغی زانکۆ قسەکەی دکتۆر 100% وایە جنابیشی ڕەنگە هەمان ئەو ئاریشە و وعاناتانی کە منەی چێژم لە زانکۆ جنابی مامۆستای هەمومانە و پێش هەمومان بینیوێت وەزان بە دڵنیایی وایە و پەروەردە کێشێکی زۆر گەورەیە لە مەسەلەی زمانیشە هەر لەگەڵ جەنابیان ینی منێ چێکم لەوانی کە زۆر داکۆچی لە زمانی کوردیەکەم ڕەنگە کامەرە و برادرانی کە نزیک لەمنەوە بزانن ئەو تێزەشی کە پێویستیمان بۆی زاراوە لە ناو کۆنتێکستی خۆیان بخوێنینەوە 100% لەگەڵیان هیچ خلافێکم لەگەڵ جەنابی دکتۆر نییە بۆ وەڵامەکەیشنۆ خان ئەو مەسلەی ئازادی دەربڕینانی کە هاتۆتە ناوگۆرانی ئێمە هیەسانیە لە ڕاستیان فۆلکلۆری کوردی پڕیەتی لەو جۆرە دەربڕینە ئەمە پەیوەندی بە جڤاتێکی چەپێنراوە هەیە کۆمەلگایەکی داخراوی چەپێنراو بۆ شوێنێکە گەڕێک کە هەست بکە ئەو چەپاندنە لەوێەوە توانێت بچێتە دەرێ تەماشای فۆلکلۆری کوردی بکە پڕترە لەوەی کە ئێستا ئەم گۆرانی بێژە گەنجاناییکەن بەس ئەوەیە پێشتر بۆ نمونە کە لەسەر زاری حەسەن زیرەکەەوە وتراوە وێنەکە وێنەیەکی خەیاڵی بۆ ئێمە وێنەیەکە زەینی ئێمە دروستیەکە ئێستا بەهۆی ڤیدیۆ کلیپەوە وێنەکە بەرجەستەیە وێنەیەکیان بۆ بەرەمێناوی کە تۆ نەشتێ بیبینیە بێ بیبینی بەڵام پێشتر کە لە جۆت لە گۆرانیەکە بۆ ئەگەر ئەو وێنەی کە گوشەکە ئەی بەخشێ بیرکردنەوەی تۆ ئەگەر بیرکردنەوەیکی داخراو بێ یا بیرکردنەوەیەک بێ کە نەیەوێ ئەو وێنە ڕوت و دانە پۆشراوانە ببینێ زەینی تۆ وێنەی نەیاویتە تێ نەتبینیوە بەڵام ئێستا ڤیدیۆ کلیپەکە وێنەکەت بۆ ڕووتەکاتەوە وێنەکەت بۆ بەرجەستاکە زەبری وێنەکەوات لێکا هەست بەو جۆرە لە ڕقیە بکە یا هەست بەو جۆرە لە ڕوتبوونەوە و دەرچوون لە نۆرم و دەرچوون لە بەها و ئاکاری کۆمەڵایەتی بکەیت ئەوەی کە کێشەکەی بۆ ئێمە دروست سەر ڤیدیۆ کلیپەکانن بۆ نمونە گۆرانی ئایلا ئەوەی ڤیدیۆ کلیپەکەی ترسناکترەوەنە گوێ بیرمان لە لای وشەکە نییە چونکە وشەکە بە پێی ئەوەی کە ذهنیەتی ئێمە چی تایە لە وێنە ئەوها بەرجەستەیە کات و دروستیە کاتۆ لە ناو زەینی ئێمە ئەمە هەمان شتیش بۆ توندوتیژی ڕاستە توندوتیژی ئەوەی وێنە بەرجەستەکانی عەزێتمانێن ئەوەن بە جێڕانەوەکە عەزێتمان نایە کە من باسی مردن بۆ تۆکەم مردن واتە فەورەکەی وەکوی کە خۆت لاتە وەکوکی خۆت بیری لێکەیتەوە بەڵام کە مردنێکی بەرجەستە لە وێنەکە یابینی قورسی وێنەکە لەسەر تۆ
زۆر زیاتر لەوەی تۆ تەسەورەکەی بۆیە بە هەمان شێوەیە ڤیدیۆ کلیپەکانی کێشەکان بۆی مەناوەتەوە زیاتر لە خودی گۆرانەکە زۆر سپاس بە من زۆر درێژین دکتۆر ڕۆبیتان دوو پرسیارم لێکراوە یەک وەڵامیان بە خێرایی وەڵامان بەپۆ یەکەم من بۆ وشەی هیچگەرایی بەکارێنم پوچگەرایی بەکارنایەنم وشەی پوچگەرایی نێگەتیڤە وشەیەکە بارگاویە بۆەوەی کە تۆ گوێزێکی پوچە هەیە تۆ شتێک پوچە من نێگەتیڤە شتێکی نەخوازراوە کرد هەوڵما بەڵکو لە کەلیمەی هیچ تۆزی نیوترالیتی هەبێت تۆزە بێدایانی هەبێت کە لە حقیقەتە هیچگەرایی هەردوو ئەڵتەرناتیڤەکەی تیاگە بگەڕێنەوە بۆ لای نیتشه و پاسیڤ نەهلیزم و ئەکتیڤ نەهلیزم یەک جاکاتەوە ئەو ئەڵێ مرۆڤ دادراوە بەوەی کە ئەبێ لەگەڵ واقع تەعامل بکە واقعیش واقعیشی هەرمی سەختی حیوانی سروشتی زۆر قورسە بەڵام مرۆڤ بۆی لەمە ڕابکەوە مانایە بۆ ئازار و نەهامەتەکانی خۆی بدۆزێتەوە پێویستی بە حەکایەتێکە بیکە ئەم حەکایەتانە هەمووی لە لای نیشە نەهلیزم بوونی هاجین خۆشی نەهلیزم هەموو پرۆژەیە تۆپیەکان نەهلیزم بۆیە نیشە زۆر تاکخوازە لەوێ زۆر لەسەر تاقساکە ئیشی مرۆڤ بەوە نیە لەناو نەتەوە و لەناو گروپ و لەناو حیزب و لەناو ئەمانە خۆی بدۆزێتەوە بچێتەوە ناو خۆی وەکو فەردی هەوڵدا لەبەرەوەی دادراوە بەوەی دائیما ئەبێ حەکایەتێکی پێبێ ئەبێ حەکایەت بە دوای حەکایەتان حەکایەتانە بگۆڕێەوە ئەمە یە کاریگەری دواتر لەسەر سەر و مرۆڤ یاخی شارەتە ئەلبەر کامۆ دانیەکە ئینسان نابێت خۆڵام پێم خەڵکم پێی وایەوە لە سێبەری نیچاتوان دۆخسانە کە بۆ مامەساجهادیش ئەینەن شەد ئەو پرۆسەی هیچگەراییە باپوچەکەواز لەبێنی بێتە هیچەکە نیوترالە سێ مەرحەلەی نەفی تێکشکاندن دروستکردنەوەی هەیە مێم کاتێکەڵێن ئەمە هیچگەراییە یان لەناو پرۆسەی هیچگەراییە بەڵام بە نەفی وەستاوە هەنگاوی ناو بۆ تێکشکاندن نەفیە کاتەوە کەسێک کە کوردستان بەجێ هەڵێ بۆ نمونە تایم بڵێن ئەمە مەشروعی نەتەوەی و نیشتیمانی و خەونەکانی بۆ ئازادی لەسەر خاچی باو باپیری خۆی بەجێ هەڵێ نەفیە کاتەوە ملی ڕێگا گرێشێتە دەرەوە ئەمە ناڕازی ساعت سیاسی لەچی لەمانە بەڵام ئەکرا هێز هەبێ ڕەنگە بمێنێتەوە دیسترەکشتیو بێت تێک بشکێنێەوە بەوەش ئیکتیفا بکە هێزی کە هەبێ ڕەنگە نەکوکو باسمان کرد لەوە ڕوسیا بە کوبوو تاڵ بوو دەفیش بکاتێکیش بشکێنێ و بەرنامی بنێت ناوەشی هەوڵما بە خێرای بە کاتێم هاوڕێن دکتۆر ڕۆبیتان پێشوی دکتۆر کامەران قسە کامەر خۆم پرسیارێکم لێ هەیە بەڵام لە ڕاستیە بۆ پشتیوانی لە قسەکەی لە باسەکەی دکتۆر دڵشاد بۆ دکتۆر هۆزەی کلمێکم هەیە ڕاستەکەی ئەمە خزمەتی هەردوو لایان بکەم ئەی زمان یەکێکە لە ڕێژەگرنیانی سوناسی کەلتوری ئێمە کە ئەکسێ لە قۆناغێکە بمان باشە قۆناغێکی دەسە دیترەوەی دکتۆر باسی کرد لەسەر با بڵێن پاسما و یا با بڵێن پێیەکی لە ناو فیودالیزما زیاتر ئەوەیە یعنی دکتۆر ئێستا خۆ دەزانی ژینی ئەم جیلە ئەم خۆبەخشانەی کە لەگەڵ ئێمە ئەمڕۆی زیاتر ڕێگە هەر نەزان مسلمان چییە یعنی ئەمە یەکێکە لە گرفتەکان و زۆر سپاس من پێم خۆشە دکتۆر کامەران جوابی ئەومان باشەوە یا با بڵێن پرسیارەکەی من ئەوەیە کە جیاوازیە معروفیەکە لە نێوان ئازادی و بەرەڵایی هەستیە ئەوەی کە ماوەکەسنەوە پرسیارەکەی زۆر سپاسی کەم بەڕاستی یەک شتێک ئەمە وەی بزانین ئازادی یەکە لەو بابەتانەی بەدەیان سعات قسەی لەسەر پێی تەواو نابێت بەڵام من بابەتەکەم لە ڕوانگەیەکی تەجریبی سرفەوە دراسە کردیە بۆ نمونە ئەو بەڕێزە باسیەوەی کردگوتی کەسێک لە زیندانە دەیەوێت ئازاد بی من باسی وەم کرد کاتێک باسی ئازادی کرد گوتم ئازادی جێبەجێکردنمان هەیە یعنی ئەو شتانەی پەیوەندی بە ڕەفتارە دەستەیەکانی مرۆڤەوە هەیە ئەو دەست ئەوانەی کە یاسا لەگەڵی مامەڕە بکە ئەو کەسانەی یاساین دەزانن تۆ لەژێرە لە دڵی خۆت هەزار شت بڵێ یاسا ناتوانێت مامەڕی لەگەڵ بکە بەڵام کاتێک دەبێتە کردار لەگەڵ کردارەکە لەگەڵ نیەتەکەش وا دەکاتر کە شێوازی حکومەتە جیاواز بێت لەبەر ئەوە ئازادی بەواتە نەرێنیەکەی کە باسم کرد مانای ئەوەیە تۆ هەوڵ بدەی شتێک بێنی لە دەستت داوە ئەو کەسەی زیندانیە زیندانی پێچەوانەی ئەسلەکەیە لەبەر ئەوەی ئەسڵ مرۆڤ ئەوەیە ئازاد بێت بەڵام کاتێک زیندانی دەکرێت مانای وایە ئازادیەکەی لێ زەوت کراوە کاتێک هەوڵ بەدا ئازاد بێ ئەو شتێکی نوێ بەدەست نایێنێ بەڵکو ئەو شتە وەردەگرێتەوە کە لەی سەردراوە ئەوە ئازادی بەمانە نێگەتیڤەکەی لەبەرەوە باسم ئازادی ڕەها نییە شتێک نییە بە ناوی ئازادی ڕەها
لەبەر ئەو شەیەی کە دەڵێ یا ئەو چەمکەی کە دەڵێ ئێمە بە ئازادی لەدایک دەبین مرۆڤ بە ئازادی لەدایک نابێت تۆ ئازاد نی لەوەی کەوا لە چه سەردەمێک لەدایک دەبی تۆ ئازاد نی لەوەی کەوا ڕەنگی پێستە چۆنە تۆ ئازاد نی لەوەی کەوا دەچنتەوەیە ئەوانە مەسائلی باڵێن ئایدیایەکی فکرین لەبەر ئەوە ئێمە دەبێت ئازادی و بەرەڵایی چییە ئێمە تەمەشاکە ئازادی ئەو ڕەفتارانەیە کە هاوڵاتیەک کەسێک لە چوارچێوەی یاسایەکی پێشکەوتوودا پیادەی دەکات ڕێکخراوە ئینسان کە ڕەفتار دەکات بە تەنها یاساش ئازادیەکانی کۆت ناکە تەنشیە شێوازی پەروەردەکردنی تاکەکە قوتابخانە کۆمەڵگا خۆی لەبەر ئەوە من پێم وایە ئازادی چەند گرنگە لە خۆی ئازادی گرنگتر ئەوەیە کە تۆ ئەو خوشیاریت هەبێت چۆن ئازادیەکەت بەکاردێنی یعنی شێشەی ئێمە ئەوەیە بەشێکی زۆرمان ڕنگ بێ بڕێک ئازادیمان هەبێ داوای زیاتریش بکەین بەڵام ئێمە هێندە هوشیار نین هێندە شارەزاییمان نییە یاخود نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە ئیرادەی ئەوەمان هەبێ کە ئەو ئازادیش بەکاربێنین لەبەر ئەوە بوو باسی ئەوم کرد کە باسی سێگۆشەیەکم کرد ئەگەر جەنابەت ئاگادار بە ئیرادە و عەقڵ و هوشیار یا ڕۆشنبیری ئەوە لەبەر ئەوە بە بۆچووری من شتێک نییە بە ناوی ئازادی ئازادی هەر لە کتێبەکە ئەگەر تەمەشا بکەی باسێکی لەسەر ڕێژەیی بوونی ئازادیە تۆ بۆ ئەوەی لە ئازادی تێ بگەی یعنی بەداخەوە ئەگەر بەوردی زۆر بەوردی شی بکەیەوە دەبێت زەمن ڕابگری یعنی لە زۆربەی لەحظاتەکان زەمن ڕابگری بۆ ئەوەی بتوانی ڕەفتارێکی ئازاد دیار بکەیت ئەگەرە لەو کاتێک کە تۆ فکر دەکەیەوە لەو کاتێک کە تۆ ڕەفتارێک دەکەی لە مابەینی بیرکردنەوەکە لەحزەی بیرکردنەوەکە لەگەڵ لەحزەی ڕەفتارکردنەوەکە مەساحەک هەیە وەکو باسم کرد ئەو مەساح حڕیەتی اختیار لەو مەساحەیدایە ئەوە تۆ ناتوانانی دراسی بکەی لێ کێ ئەگەر زەمن ڕانەگری چونکە زەمانەکان زۆر بەخێرا دەڕۆی ینی شتێک هەیە لەسەر زەمن ئێمە زۆر جاری وە هەیە شتەکان یعنی یەکێک شتەکان وایە کە لە ڕێگەی تێنەگەیشتن لە زەمانەکانەوە ئێمە ناتوانین شتە باڵێن بابەتەکان بە شێوەیەکی ورد دراسە بکەین چونکە زەمانەکان ئەوەندە تێکەڵن ئەوەی پێی دەڵێ ڕابردوو ئەوەی پێی دەڵێ ئێستا ئەوەی پێی دەڵێ داهاتوو کە بەداخەوە ئەو جیاکردنەوەی لە ڕاستیدا زەمن یەک لەحزەیە نامێ بسمەوە بابەتە تۆ بە لەحزات یعنی فەرقەکەی سەوانیە کە جەنابەت پرسیارەکەت کرد بۆ ڕابردوو کە من ئێستا قسەی دەکەم ئەو شانەی دەری دەبڕم ئەوە دەبێت ئەوەی کە دەربڕا دەبێتە ڕابردوو ئەوەی ئێستا دەری دەبڕم ئێستایە ئەوەی کە دەبێت دەری برم دەبتا داهاتوو لەحزاتەکان لە بۆ شێوازی دراسەکردنەکە هەیە لەبەر ئەوە بە بۆچووری من ئێمە کاتێک دەمانەوێت لە ئازادی بەچەم کە فەلسفەکەی تێبگەین دەبێت زەمن ڕادین ئەگەر ناتوانین ئەو وەحدەیە بە وردیشی بکەینەوە زۆر دەستخۆش کاک محەممەد فەرموو مایکەکان بۆ بەر ئێمە جۆمان لێ یەگە قسەکەی بەس بۆوانەی دواوە بەداخەوە ئێستا مایک بۆ سپاسانەکەم سەرەتا دکتۆر کامەران زۆر باشی بابەتێکی کردەوە و یەک شتێکی وت لە سەرەتاوە وتی ئێمە کێشەی زاراوەکانمان هەیە ئێمە لە زاراوەکان تێناگەین ئێمە دوای زاراوەکان نەکەوین بۆن منە دوای زاراوێکی یەکەوین ئەوێت وەکو ئەوەی کە پارتە سیاسیەکان ویانەوێت وەکو ئەوەی کە شتێکت باس نەکرد کە وەکو ئەوەی کە خوێندن وەکوی کە مەکتەبێ وەکوی کە زانکۆکان ئەیانەوێت ئازادی لای خوێندن و مەکتەب و زانکۆکان چییە؟ ئێستایە لە ئێستایە ئازادی لای ئەوان ئەوەیە کە بی بە کرێکار چۆن بی بە کرێکار خۆ کرێکار هەرەوەنێ بلۆک بەرزکەیتەوە ژیانێکی ڕۆتینت بۆ دروستەکەن پێتەڵەن ئەوە بکە ئەوە فێر بە ئەوە فێرمە بە کەواتە ئازادی لە خوێندنگاکانە نییە بە هیچ شێوەیەک نییە و پێویستە شۆڕشێک بکرێ و وتە شۆڕش بۆ سەرنەوەی حەقە شۆڕش بۆ سەرنەوەی ئەو حەقەیەکە خوراوە من ئێستا نمونەیەکی سادەیانمەوە کە هەر لە مەکتەبەکەی خۆمانە گلێمان لە مامۆستای جوگرافیا هەبوو لە 30 کەسا 20 کەس وتمان با دەرسمان پێ نەڵێتەوە بەڵام مامۆستای جوگرافیامان خزمی بدیرەکە بوو قبول مەکرا ڕاکەمان قبول مەکرا
و ئایا ئەگەر دیموکراسی من بەڕای من دیموکراسی لە نێو مەکتەب و لە نێو زانکۆگان نەگەشاتە و ئایا ئەگەر دیموکراسی لە نێو مەکتەب و زانکۆگان نەگەشانەکەات لە پەرلەمانەوە دییان لە شوێنێکی ترەوە هەیە کە بێن مامۆستای کرام فەرموو. وەڵام من تەنها پرسیارێکم بۆ کات دکتۆرێک کامەران هەیە زیاتر لە فەلسفەی ئازادی یاخود ئازادی فەلسفە تەنها لە ڕوانگەی فەلسفەوە باسی ئازاد بەڵام لە ڕوانگەی یاسایەکەوە بە چەند وشەیەک چوو یاسا زۆر فراوانترە تۆ یاسایەکی دەستوری و هەیە یاسایەکی مەدەنی و هەیە حوالی شخصی و هەیە یاسایەکی نێودەوڵەتی هەیە بۆ نمونە جاڕنامەی مافی مرۆڤ کە پێک هاتووە لە دیاریکردنی ئازادیەکان ئازادی سەکان لە کوێنیشتە جێبوونەبی چی ئەخوێنی لە کوێ دانیشی چۆنە ڕۆی چۆنیەی ئەمانە هەموو زیاتر زیاتر خۆی پەیوەست کردبوو بە ڕوانگەی فەلسەفیوە لە ڕوانگە یاسایەکە چونکم یاسا هەدەف لە یاسا چییە؟ پاراستنی مافەکانە ماف خۆ چییە؟ ما بەرژەوەندیەکە یاسای پارێزێت ئەگەر من یاسایەک نەبێ مافەکەم بپارێزێ کێ بۆ مەپارێزێ ئەگەر دادگا و لایەنی دەسەڵاتی تەنفیزی نەبێت بۆیە پێم باشە ئەگەر بکرێ وەکو برایەک لێم وەرگرێ بە لێبوردنەوە یعنی مۆزوعەکەی زۆر زۆر مهمە یعنی بەراوردێکە لە نێوان ئازادی لە ڕوانگەی فەلسەفە ئەوەی بۆ سەردەمی یونانیەکان و ئەگەڕێتەوە لە ڕوانگەی یاسایەکەوە زیاتر یعنی فراوانتری بکدا ئایا لە ڕووی یاسای دەستوری و ئازادی چۆن باسەکرێت تۆ مافی خۆ هەڵبژاردنت هەیە مافی دەنگدانت هەیە و ئەم مافە یاسایی پارێزێت مافی ئەحوالی شخصی حەقی وراثە هەیە حەقی نەسەبە هەیە حەقی زەواجە هەیە حەقی تەلاقە هەیە حەقی میراثە هەیە واتەمانە هەمووی مافە هەروەها لە ڕوانگەی یاسای مەدەنیوە کڕین و فرۆشتن بە کرێدان هەروەها لە ڕوانگەی مافی یاسای نێودەوڵەتی کە هەر نەتەوەیەک بۆ هەیە حەقی تەقریری مەسیری خۆی بکە بە پێی فەسڵی 6 و 7 یونایتد نیشن نەتەوەی گرتوەکان و بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش یعنی لە ڕوانگە یاسایەکەوە زۆر زۆر فراوانترە داواکارم ئەگەر زیاتر تش بخاتە سەری زۆر مەمنونیە بم دەست خۆش ڕۆشنبیرەکانی ئێمە بەڕاستی خۆیان لە پەروەردە دابڕیوە ئوسی ئەساسی هەموو گۆڕان و گۆڕانکاریەک پەروەردەیە و پەروەردە کەچی ئەمانەی ئێمە بە پێچەوانەوە لە دکتۆرمانەوە تا ڕۆشنبیرەکانمان زۆر خۆیان ئەبێرن لە بواری پەروەردە بە پێچەوانەوە لە وڵاتانی پێشکەوتوو خواپیا و گەشە کردووە لە پەروەردەوە دەست بە هەموو شتێکەکەن سیرکەن چارەکی یەکەمی سەدەی کۆمەڵی ئەوروپی سەیریان کرد هێشتا مناڵانی ئەوروپی وەکو پێویست بایەخی پەروەردەییان پێنارێت لەبەر ئەوە هاتن ئادانچیناوێک کە هیچ جۆرێ پەیوەندی بە پەروەردەوە نییە ڕۆشنبیرێکە نە مامۆستایە نە هیچ شتێکە هات داوای لە ئەدیب و ڕۆشنبیر و هەموو ئەو کەسانە کرد کە بەجددی واز لە هەموو شتێک بێنن بەس لە بواری پەروەردە و پەروەردا دەست پێ بکەن ئەم زەمەنەی ئێمە و ئیسەکە تێکەوتین بەڕاستی ڕێکخراوەکان کاریان هیچ ئەبێ نەبێت تەنیا و تەنیا تەوعی خەڵک بکەن لە بواری پەروەردا بۆ ئەوەی بتوانرێ گۆڕانکاری بکرێ هەر شتێکی کە بکەن فائیدەی نییە بەڵام بەداخەوە ئەمانە ئێمە ڕەنگ بێناقیشیان نەبێت چونکە کولیەکانی ئێمە دەرسی پەروەردە وەکو شتێکی لاوەکی ڕەنگە هەر نەیشبێت لە بەعزە کولیا نییە بەڵام لە وڵاتانی گەشە کردووە پەروەردە لە هەموو کولێکە لە حقوقا لە نازانچیا چیا دەرسێکی ئەساسیە لەبەر ئەوە کە دەرئەچێ و تەخەڕج ئەکا پاشخانێکی زۆر باشی لە بواری پەروەردە هەیە مەسەلەن بۆ نمونە ئەوەی لەندەن کە داوای کرد بۆ ئینتیخابات سێجا لەسەر یەکوتی ئیدوکیشن ئەو کاڵێ ئیدوکیشن بەقەڵم من و چێ لە بواری پەروەردا خەلفیاتیە بەداخەوە ئەمانەی ئێمە من ڕجام ئەوەیە ڕۆشنبیرەکانمان دکتۆرەکانمان ئەگەر ئەیانوێ کۆمەڵگەیەکی
گەشە سندوو بێتەکایەوە با لە پەروەردەوە دەست پێ بکەن خۆی تەنمیە چییە هەر تەنمیە وشەی تەنمیە چییە بە پێناسەیەکی بچکۆلە تەنمیە ویساویە بە ئابووری زائیدەن ناحیەی کۆمەڵایەتی لەوە زیاتری چی تر ناحیەی کۆمەڵایەتی ویساویە بەچی ئەتەربیە بەڵام بەداخەوە ئێمە بۆچی ڕۆشنبیرەکانمان دوور کەوتونەتەوە لە پەروەردە چونکە وا ئەزانن ئیشی ئەوان نییە کاگلۆبیتەن و چێ و ئەمانە بەجددی کە گەورە خوێنەوارن بە حەقەت لەوانەیە بڵێ کەی ئیشی منە لە بواری پەروەردە ئەوانە پەروەردە خۆی پەروەردە پەیوەندیەکی ئۆرگانی بە تاکی کۆمەلگە و فەرهەنگی کۆمەڵایەتیمانەوە هەیە کەواتە تاک بە تاکی کۆمەلگە بەڕاستی بەرپرسە لە گەشەکردنی پەروەردە ئەو دیاردە دزیێوانەی کە ئیستە من و تۆ ئەمر و زەید ئەیبینن لە ناو کۆمەلگا هەمووی بەرئەنجامی پەروەردەی سەقەتە هیچ شتێکی کەنیە لەبەرەوە من ڕجامەوەیە شتەکان ئەوەی کە ئێڵێم حەز ئەەکەم بەڕاستی ڕۆشنبیرەکانمان لە بواری پەروەردەوە دەست پێ بکەن لە پەروەردە خۆیان چونکە ئەگەر ئەوە نەکەن هیچ شتێکی کە فائیدەی نییە و فائیدەی نییە اینجا من حەزەکەم دوو سێ شت باس کرا ئەوە نازانم ئێوە ڕۆشنبیر چۆن تاریفەکەن ئایا ڕۆشنبیر متعلیمە ئەو کەسەیە کە زۆر بزانێت نەبەخوا ئەوە نیە ئەو ئەلەندۆرێن کاک دۆشە ئەوە لە ئەو هی دابراوەکەی کاکمەلا بەختیارە منیش بە سوسفە لەوێ بووم باسی کرد پێشمەرگە لە خوێنەوەرەکانی بە ڕۆشنبیر قەید ئەەکەن عادل باخەوان یەکەی ئەجێڕا ئەوش بەلایەوە سیر بوو کە تۆ پێشمەرگەیەکی لە خوێنەوە بەڵام بەڕاستی ڕەنگی ئەوەی ئەوواتی ئەڵێن جارێکیان هەر ئەماڵێم وتر وازێن مامۆستاکاتمان زۆر کەم ماوە بڵام ئەگەر پێتان بە ئەمە بڵێمتەوە ئەڵێن چارتەر جارێکیان لە مزاهرەیەکی پەروەردە جەماعەتی پەروەردەکان کرد پێشی خەڵکەکە کەوتووە ڕەفیقێکی خۆی نازانەکانیان دەبێ لە تارمەیەکەوە سیرەکە گاڵتەی پێەکە ئەڵێ تو چه علاقە هەیە بە پەروەردەوە ئەویش دەڵێ پێی بڕۆن پێی بڵێن ئەینەما حەل الظلم نحن كتاب مسؤولون عنه لە پەروەردە زوڵم هەیە خواسانەکەم زۆر سپاس بۆ جەنابەت ئێستا بە تاکید لە کات هاوکار حەسەن بکەینەوە گەر هاتی بێتەوە نا حەسەن فەرمونون ئێستا دێنە سەر ئەی نابێت جواب بنەوە دکتۆر ڕۆبیتان بەڵێ فەرمونون دکتۆر کامەران یەک دوو ملاحەزەی هەیە و لە خزمەتانە دوو بابەت وروژێنرا کە من سەرەتا ئاماژەم کرد بابەتێکی وە بە 20 دقە ڕەنگ بێ نەتوانی بە تەواوی حەق خۆی بدەی بەڵام من بابەتەکەم لە ڕوانگەیەکی تەزریدی و مجەڕەدەوە دراسە کرد کە دەڵێم قانون ناسمە ناو تەفاسیل کە دەڵێم حەق مەبەستم ئەو چوارچێوە یعنی ئەو چوارچێوەیەکەوە قانون دەیپارێزی حق طبعا دەنابە دەزانی دەسەڵاتە قانونە ڕابطەیە یعنی کۆمەڵێک تعریف هەیە و حەقەکان بەجێ شخصی و عینی و نازانم چ و نامێت بچمە ناوە تەفاسیلە من تەنها لە چوارچێوەی حەقەکە دراسەم کردێت لەبەرەوە ئێمە دەبێت کێشەیمە ئەگەر تۆ دەچێت مەسەرەن ئازادی لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتی و تەمەشا بکەی ئەوە تۆ دەبێت بچێ ئەو معاهداتە نێودەوڵەتیانەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد بەڵام کێشەیمە ئەوەیە کە ئێمە دەبێت خودی ئازادی وەک مستەلاحەکێک وەک چەمچێک بەتەنها تێبگەین بەنسبەت ئەوەی کە لە قوتابخانەکان زانکۆن لە قوتابخانەکان باڵێن ئازادی نیە ئەفلاتۆن قسەیەکی جوانی هەیە دەڵێ کۆمەلگا تاک پەروەردە دەکات بۆ ئەوەی ڕۆڵێکی بداتێ بەڵام کاتێک تۆ تاکەکان بە سەقەتی وەکو مامۆستا گوتی پەروەردە دەکرێت ئەو کاتە ڕۆڵ لە ناو کۆمەلگاکان دەگۆڕێ یعنی کۆمەلگەی ئێمە ئێستا لە قەیرانێکی ڕۆڵی تاکەکان دەژی ناتوانین پێناسەی ڕۆڵی تاکەکان بکەین
لە زانکۆکان بەدەیان کەس مامۆستای زانکۆیە و قات و ڕێباتی لەبەرە بەڵام ئەگەر لێی بکۆڵیەوە کادرێکی حزبیە لەبەر ئەوەی تۆ پێویستت بەسەر لە نوێ داڕشتنەوەی پێناسەی مامۆستای زانکۆ هەیە لە قوتابخانەکان بە هەمان شێوە ڕۆڵی تاکەکان لە ناو کۆمەلگەی ئێمە گۆڕایە لەبەر ئەوە وای کردیان کۆمەلگەی ئێمە نەتواندری بە شێوەیەکی ورد دراسی بکەیت زۆرە فەوزەویەکی پێوەگارە بۆیە من زۆر دەخت لەسەر ئەوە دەکەمەوە ئێمە پێویستە یەکەکان دراسە یاری بابەتەکان بە شێوەی جزئی دراسە بکەین دەچین لە ناو عمومیات کە دەڵێن پەروەردە جارێ من بەڕاستی دژی تعلیم عامم من هێوارش لەگەڵ ئەو برادرانە مناقەشەمان کرد من پێم وایە مەسەلەی پەروەردەی گشتی کاتی حکومت وەزارەتێکی تربیە دادنێ و قوتابخانە و مەکتەب و بە هەزاران کەس یەک بەرنامە دەخوێن و یەک منهەج دەخوێنن مانای وانە تۆ ڕۆشنبیرێک پەروەردە دەکەی مانای وایە تۆ بەکاربەرێکی باش پەروەردە دەکەی بۆ ئەوەی پێویستەکانی دەسەڵاتی سیاسی پڕ بکاتەوە هاوڵاتێکی جێڕایەڵ پەروەردە دەکەی بۆ ئەوەی لە چوارچێوەی قانونێک یاسایەک خزمەت بکە کە ئەو یاسایە بەڕاستی خزمەتی چێ دەکات خزمەتی کۆمەڵێک چین و توێژ دەکات کە ڕنگ بێ ڕنگدانەوەی بەشی زۆری کۆمەلگانە بێت ئەو بابەتانەی کە قسەمان لەسەرکرد هەر هەمووی بابەتێکن پێویستیان بە قسەکردن و پێویستیان بە دراسەکردن هەیە لەبەر ئەوە من تکام لە ڕۆشنبیرانی کوردوایە تکام لە خۆیان لە عمومیات بپارێزن خۆیان لە شمولیات بپارێزن ئێمە ناتوانین چارەسەری کێشەکان بکەین زۆربەی گفتوگۆکانی ئێمە لە ڕێگەی شمولیاتەوە لە بیرکردنەوە لۆجیشەکە نادەدات هەمووی وایە هەمووی نەخێر هەموو تۆ دەبێت دەستنیشانی شتەکە بکەیت لەبەر ئەوە ڕنگ بێ هەر لە قوتابخانەکەی بەڕێستان مامۆستا هەبێت جەنابی شانازی پێوە بکەیت تۆ دەبێت قسە لەسەر یعنی بەوردی بچێت ناو وردەکاریەکانەوە لەوەی کاک دکتۆر دشات دەست پێ بکەم کاک دکتۆر پێناسەیەکی وای بۆ کۆمەلگای کوردەواری کرد کە کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکی فەوداڵە یان فیۆداڵە بە قەناعەتی من ئەو پێناسەیەکی ئامادەیە پێناسەیەکی قوڵ نییە بۆ ڕاستینەی کۆمەلگای کوردی چکە کۆمەلگای کورد ئەنی ئەستن خۆی سیستەمی فیۆداڵی سیستەمی خودی کۆمەلگا نییە سیستەمی دەسەڵاتدارێتیە سیستەمی جۆرێکە لە سیستەمی دەوڵەتگەرایی یا خودێن دەسەڵاتخوازیان دەسەڵاتگەرایی خودی سیستەمی کۆمەلگا نییە کۆمەلگای کوردەواری ئەوەندەی کاریگەری کۆمەلگای سروشتی ئەوەندەی حقیقەتی کۆمەلگای سروشتی لەسەرە ئەوەندە کۆمەلگای ئەوەندە کاریگەری سیستەمی دەسەڵاتدارەتی لەسەر نییە یعنی دەسەڵات سەدایەکی کۆمەلگا پێدێنێ چۆن دەبێت مەسەڵەن تو کۆمەلگایەک بە سیستەمێک وەسفکەی کە سەدایەکی کۆمەلگا هەیە فەودالیزم یان فەودالیەت بۆ خۆی سیستەمی خودی کۆمەلگاکە نییە ئەوە سیستەمی چینێکە یان سیستەمی دەسەڵاتێکە کە بەسەر کۆمەلگا دازان دەبێت لەبەرەوە بە قەناعەتی من ئەمە زیاتر ڕنگدانەوەی ئەو تێگەیشتنە مارکسیزمەیە کە کۆمەلگا بۆ کۆمەڵێک قۆناغ پۆلین دەکا یعنی کۆمەلگای سەرەتایی کۆمەلگای کۆیلایەتی کۆمەلگای دەرەبەگاتیا فۆداڵ یان سەرمایه‌داری دواتریش سۆسیالیزم ئەم پۆلینکردنە بۆ خۆی بەڕاستی ئیشکالێتێکی زۆری تێدا هەیە و بە تایبەتیش بۆ کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆر بە تایبەتیش بۆ کۆمەلگای کوردی ئەمە هەندێک ناجۆرە و لەگەڵا ناکۆکە دوم شت سەبارەت بە توێژینەوەی کاک دکتۆر کامەران بە قەناعەتی من ئازادی ئەوەندەی بەهایەکی ئەخلاقی هەیە ئەوەندە بەهایەکی قانونی نییە ئەوەندە بەهایەکی یاسایی نییە ئەستەن ینی یاسا بۆ خۆی جەوهرێکی ئازادی چیانە یاسا لە بنچینەدا لە یەکەم یاساوە تا ئاخر یاساش هەمووی لەلایەن خودی دەسەڵاتەوە لەلایەن سیستەمی دەسەڵاتدارەتیەوە داڕێژراوە و بۆ پاراستنی بەرژەوەندەکانی دەسەڵات داڕێژراوە بەڵام دەکرێت لە میانەی تێکۆشانی کۆمەلگاکانی مرۆڤاتیدا دەکرێت یاساکان موتربە بکرێن بە هەندێک بەهای ئازادی بەڵام ئازادی ئەوەندەی بەهایەکی ئەخلاقیە ئەوەندە بەهایەکی یاسایی نییە کۆمەلگا لە بنشینەدا بە ئەخلاق بەڕێواچێ بە سیستەمێکی ئەخلاق بەڕێواچێ نەک بە سیستەمی یاسا لەبەرەوە کۆدکردنی ئازادی لە چوارچێوەی یاسا بەڕای من ئەمە تێگەیشتێکە لەگەڵ خۆیان ئیشکالەتی زۆر دێنێ
و لە منشینەدا یاسا بۆ خۆی لە بەرامبەر ئازادی دەرکەوتووە خودی یاسا لە منشینەدا لە بەرامبەر ئازادی دەرکەوتووە بەڵام دواتر لە میانەی تێکۆشانی کۆمەلگاکانی مرۆڤایەتیدا بۆ منەژن لە لای خۆیەوە ڕەشدەران و کرێکاران لە لای خۆیانەوە گەلان لە لای خۆیانەوە توانیوانە بەهای ئازادی زیاتر بۆ خۆیان ئێمکەن ئازادی خودی سروشتی کۆمەلگایە یعنی شتێک نییە کۆمەلگا دروستی بکات یاخود بڵێن دواتر بەدەستی بێنێ لە بنشینەدا سروشتی کۆمەلگای ئەوەی کە ناسروشتیە کۆیلایەتیە ئەوەی کە ناسروشتیە ئەو سیستەمەیەکە ئەو سیستەمە دەسەڵاتدارەتیە ئیتر هەموو دەسەڵات بە هەموو شێوەکان ینی لە دەسەڵاتی باوکەوە تا دەگاتە دەسەڵاتی دەوڵەت هەمویان زیاتر بۆ کۆگیرکردن و بەرکەسکردنەوەی سنوورەکانی ئازادیە لەبەرەوە بەڕای من زیاتر پێویست بەوەیە کە ئازادی لە چەمکە ئەخلاقیەکەیەوە لە ڕوانگە ئەخلاقەکەیەوە زیاتر لێکۆڵنەوەی لەگەڵ لەبارەوە بکرێن نەک لە بوارە یعنی دەکرێت دەتوانێت قسە لەسەرەوە بکرێت کە یاسا چەندە ئازادی پێشێ دەکات من دەتوانم ئەوە بڵێم باش باشە من کۆتایی پێ دەکەم فەرمون دکتۆر جان زۆر سپاس بەڕاستیان من کۆمەلگای تەسلیل نەکردم من باسی ئەوە کردم زمانێکە کە تا ڕادەیەک ئەمان دەڕێنێتەوە بۆ ناوی یعنی ئەگەر واش من پێ بن کۆنە چەقم لە ڕاستیە ڕەنگێشدا تەفسیراتی مارکسیزم لەسەر نادرێت بەس بە هیچ شێوەیەک تەسلیلم نەکردم من ناتوانم کۆمەڵێکی پیاوی زمانی کوردی زمانێکە وابستەی کۆناکێکە سەکەی جەناب ئەوەندەی کۆمەڵی ئێمە کۆمەڵێکی زوشتیە هەر وەبزان ئاماژە بۆ ئەم کۆمەڵە لەبەرەوەی کە پەیوەندی ئێمە لەگەڵ خاکە پەیوەندی ئێمە لەگەڵ بەرەم هاتووەکانی خاک ئاوامان لێکە ئەو زاراوانی کە لە ناو ئەو جۆرە کۆمەڵایە دروستە بن ئەومان گواستۆ بۆ ناو دنیای ئەدەب و بۆ ناو زمانی بگینا هیچ قسەیەکم لەسەرەوە نەکرد بڵێم ئەم کۆمەلگایەکی فیوزاڵیە یا کۆمەڵی کوردی تەسنیف بکەم بۆی کە کۆمەڵێکی فیوزاڵیە و هیچی تر زۆر سپاس بەڕاستی کاک حەسەن وەکو باسم کرد من ئەو بابەتم لە ڕوانگەیەکی تەجریبیەوە کاتێک تۆ باسی دەوری ئەخلاق دەکەی لە ئازادی تۆ باسی بابەتێکی جیاواز دەکەی یعنی لە بواری توێژینەوە کاتێک یەکەیەک وەردەگریت توێژینەوەی لەسەر دەکەی تۆ تەرکیز لەسەر ئەو خاڵە دەکەی بەڵام ئازادی دەرونی هەیە ئازادی کاریگەری ئەخلاق لەسەر ئازادی هەیە یاسا ئێمە ناکرێت کاتێک کە باز لە یاسا دەکەین وەکو باسم کرد یاسا کاتێک ئازادیەکان پێشێ دەکات تۆ یان باس لە یاسایەکی دیکتاتۆری دەکەی بەڵام لە هەموو حالەتەکاندا بۆ نمونە یاسا تەنها ئەو قانونە نییە کە دیکتاتۆرەکان دایدەنێن یا دەوڵەت دایدەنێ زۆر جاری وا هەیە دابوونەری دەبێتە یاسا کۆمەلگا بەڕێوە دەبات زۆر جاری وا هەیە ئاین کۆمەلگا بەڕێوەدا وەکو یاسایەک مامەڵی لەگە دەکرێت دوازان ئەوە نەبوونە سەر چاوەی یاسا لەبەرەوە داوا لێ بۆ دەکەم ئێستا دێم پێ کۆ مناقەشەی دەکەین دەستان خۆش بێ سپاس بۆ هەموو لایەک بە هیوا پانێڵەکان سوودی باشیان گیانوی و هەموو لایەکتان لە سەرکەوتنابن بە سپاسانە لە جەرەوە بفەرمون دواتر پانێڵی زۆر دەست پێکاتەوە